خوای گەورەتان لێبێ خۆشەویستانمان لە هەرکوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ لەگەڵ هاوکارم جەلال محەممەد ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشەژەکەین ومێدەکەین بەرگە و بابەتی ئەم ڕۆژمان جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی عزیز و خۆشەویست بێت. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت لە خوای گەورە دەپاڕێنەوە لە ئێستەوە حەجی حاجیانمان قبول بکات و دوعای خێری ئەوان بۆ ئێمەش خوای گەورە لێیان قبول بکات ئەوانشی کە لێرەوە دڵیان لای حاجیان و لای ئەو شوێنە پیرۆزەیە خوای گەورە بەنسیبی هەموو لایەکی بکات ئینشاءڵڵا. تەوەری بڕگە و بابەتەکانی بەرنامەیەم ڕۆژمان قسەکردنە لەسەر سێ تەوەری سەرەکی وەک هەمیشە و هەروەها چەند ڕاپۆرت و زانیاریەکی تایبەت کە تەوەری یەکەمیان ناڕەزایەتیەکی جیاواز کە لە پارێزگای هەڵەبجە سەری هەڵداوە لەلایەن چالاکوانان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیەوە ئەویشەوەیە کە لەسەر ئەو ڕێگەوبانانەی کە هەندێک تاسە و چاڵ و چۆڵی زیادی لێ و کەس لێ ناپرسێتەوە هەساون تابلۆیان دروست کردو ناوی بەرپرسانی شارەکەیان نووسیەوە بۆی کە بە ئاگا بێنەوە لەوەی کە بەدەم داواکاری و خزمەتگوزاری خەڵکی هەڵەبجەوە بێت کە تەوەریەکەمان لەگەڵ چالاکوانێکی مەدەنی لە پارێزگای هەڵەبجەوە قسە لەسەر ئەو جۆرە ناڕەزایەتیانە دەکەین بۆچی دەبێت ناڕەزایەتیەکانیان گەشت بێتە ئەو جۆرەی کە ناوی بەرپرسان لەسەر شوێنە ئەو شوێنانی کاوڕێن لێ نادرێتەوە بنووسن لەناو تابلۆیەکە. وەروە تەوەری دووەمان قسەکردنە لەسەر گیانی هاوکاری و خێر و چاکەکردن لەگەڵ یەکترە بە تایبەتی لە ئێستادا و پێش ئەوەی کە بچینە ناو جەژنی پیرۆزی قوربانەوە ئایا چاکەکاری جیاوازە ئایا خێری زیاترە لە کاتەکانی تر ویان نا پێویستە لە هەموو کاتێکدا هەمومان چاکەکار و خێرۆمەند بین. تەوەری دومی بەرنامەکەمانەوە تەوەری سێمیشمان وەک هەمیشە بڕگەی تەندروستی ئێوە قسەکردنە لەسەرەوەی کە ئەرک یا چۆنیەتی مامەڵەکردنی کارمەند و ستافە پزیشکیەکان لەگەڵ نەخۆش کە هەفتەی ڕابردوو چۆنیەتی مامەڵەکردنی نەخۆش بوو لەگەڵ ستافە پزیشکیەکان و نەخۆشخانەکاندا بەڵام ئەمڕۆ بە پێچەوانەوە ڕێنماییەکان و چۆنیەتی مامەڵەکردنی ستافە پزیشکیەکان و کارمەندانە لەگەڵ نەخۆشەکانە کە تەوەری سێمی بەرنامەکەمان دەبێت. وەک هەمیشە بڕگەی یەکەمان دەچینە لای کەشوهەوای پێشبینی کراوی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان با پێکەوە بینەری بین. بڕگەی نرخی دراوەکان ئەوەی کە لە ئێستادا زیاتر گرنگە بۆ ئێمە نرخی ئەم دراوانەیە کە بە تایبەتی مامەڵەیان لەگەڵ دەکەین وەک هەمیشەکە باسم کردووە دراوی تمەن وارووا لیرەی تورکی و دۆلاری ئەمریکیە. با پێکەوە بینەری بڕگەی نرخی دراوەکان بین.
بەڵێ خۆشەویستان بڕگەی یادەوەری بڕگەیەکی ڕۆژانە و بەردەوامی بەرنامەی پەیامی ڕۆژە بیرخستنەوەی ئەو ڕوودا و مێژوو بەسەرهاتە گرنگانەیەکە لە ڕابردوودا ڕوویانداوە. یەکمان هیچ دوو ڕۆژێ بۆ مرۆڤ وەکو یەک نین، با پێکەوە بینەری ئەو ڕۆژە گرنگانە یا ئەو مێژوە گرنگانە بین کە لە 8 ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە، جارێکی دیکە بۆ ئێمە ڕوویان نەداوەتەوە. هەشتی ساڵی 1492 گەشتە بەناوبانگەکەی کریستۆفەر کۆڵرمبۆس دەستی پێکرد کە لەگەڵ 88 دەریاوان و گەشتیاری تری هاوڕێیدا دەستیان پێکردو بە مەبەستی دۆزینەوەی جیهان و شوێنی تری نوێی زەوی. ئەم گەشتە بووە هۆی دۆزینەوەی دەوڵەمەندترین و گرنگترین پارچەی جیهان کە ئەمریکای باشوور و باکوور بوو. 8 ساڵی 1783 تەقینەوەی بورکانی شاخی ئەسامە کە بووە هۆی مردنی نزیکەی 35,000 کەس و بە یەکێک لە بورکانە بەهێزەکانی مێژوو دادەنرێت. شاخی ئەسامە دەکەوێتە وڵاتی یابانەوە و سروشتێکی جوانی هەیە و 2568 مەتر لە ئاستی دەریاوە بەرزە و ئەو شاخە هەردوو پارێزگای خۆنما و ناغانۆ لە یەک جیا دەکاتەوە. 8 ساڵی 2005 محمود ئەحمەدی نەژاد بوویە سەرۆکۆماری ئیسلامی ئێران و بە یەکێک لە کەسایەتیە پڕنەهێنی و کاریگەرەکانی دەسەڵاتی ئێرانی دادەنرا. 8 ساڵی 1940 جەنگی جیهانی یەکەم دەستی پێکرد، ئەوەش بەهۆی ڕاگەیاندنی جەنگ بوو لەلایەن ئەڵمانیەوە بەرامبەر بە فەڕەنسا. 8 ساڵی 1903 لەدایکبوونی حەبیب بورقیبەی یەکەمین سەرۆک وەزیرانی تونس و پاشتر لەلایەن زەین العابدینی سەرۆکی ئەو وڵاتەوە لە پۆستەکەی دوورخرایەوە و سەرنجام ساڵی 2000 و لە تەمەنی 93 ساڵیدا کۆچی دوایی کرد. 8 ساڵی 2011 دوای ڕوخانی ڕژێمەکەی حوسنی موبارەکی سەرۆکی میسر و دەستگیرکردنی ناوبراو، دادگای وڵاتە بە تۆمەتی گەندەڵی و بەکارهێنانی دەسەڵات بۆ بەرژەوەندی تاکە کەسی و کوشتنی هاوڵاتیانی وڵاتەکەی خۆی بە بێتاوان هەستا بە دادگایکردنی محەممەد حوسنی موبارەک و هەریەک لە عەلاو جەمالی کوڕانی ناوبراودا. حوسنی موبارەک یەکێک بوو لە کەسایەتیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دوای تیرۆرکردنی ئەنوەر ساداتی سەرۆکی میسرەوە جڵەوی حوکمی میسری گرتە دەست و ماوەی 30 ساڵ لەو پۆستەدا مایەوە. بینەرانی عزیز لە پارێزگای هەڵەبجە گرچی ناڕەزایەتیەکان زۆرن لەسەر نەبوونی خزمەتگوزاری یاخود ئاوڕنەدانەوە لەو پارێزگایە هەمووکو پارێزگایەک هەمووکەوەی کە دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتایەکان بۆ خەڵکی ناوچەکە. ناڕەزایەتیەکان زۆر بوون و زۆرن، بەڵامەوەی کە زیاتر سەرنجی ئەمێ ڕاکێشاوە جۆری جیاوازی ناڕەزایەتیەکانە کە لە ئێستادا هەندێک لە چالاکوانانی پارێزگای هەڵەبجە و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەستاون بە جۆرێک لە ناڕەزاییتی دەربڕین وەک لە وێنەکاندا دەیبینن. دواتر ئەو شوێنانی کە چاڵ و چۆڵە و تاسی تایە و ڕێگەوابانەکان خراپن و ئاوڕیان لێ نەدراوەتەوە ناوی بەرپرسەکان واتە ناوی پارێزگار، ناوی قایمقامی قەزای ناوەندی هەڵەبجە و هەروەها سەرۆکی شارەوانیان لەسەر نووسیوە لەوێدایان ناو لە تابلویەکە بۆ وای کە ئاوڕێک لە شوێنە بدەنەوە. بۆیە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و چۆنێتی دەربڕینی ئەم جۆرە ناڕەزایەتیە میوانداری زۆر بەڕێز عەدنان نووری چالاکی مەدەنی لە پارێزگای هەڵەبجەوە کردومانە. کاک عەدنان سڵاوی خوارد لێبێت، ئەگەر پێمان بڵێ چی وای کردووە کە ئێوە ئەم جۆرە ناڕەزایەتیە دەرببڕن کە ناوی بەرپرسان لە ناو تابلۆیەک لەسەر تاسە و چاڵ و چۆڵە و ئەو شوێنانی کە هاوڕیان لێ نەدراوەتەوە بینوسن و داینێن. ساتا دەستان خۆشحاڵم بەوەی کە بتوانین لێرەوە گفتوگۆیەک یان وتەیەک لەسەر ئەو حاڵەتە پێشکردووە بەڕێستان بکەین
سەبارەت بە جۆری چالاکیەکان و ئەو گرفتانێکەوە هەیە و چالاکوانان خەمخۆرانی شار پێویستکە کە قسەی لەسەر بکەن ئەوەی کە پێویستە بوترێت لە سەرەتاوە ئەوەیە کە هەڵەبجە دەستگوڵی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی کەوا بڕیاری کردن بە شاری لێدراوە واتە بڕیاری بوون بە پارێزگاکانی هەرێمی کوردستان تەنها هەڵەبجە دەستگوڵی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە پێویست بوو حکوومەتی هەرێمی کوردستان جیاواز لە شارەکانی تر جیاواز لە شوێنەکانی تر حساب بۆ ئەم دەستگوڵی خۆی بکە بۆ ئەوەی بڵێ ئەمە بەردەستەکەی منە پێشتر بە کۆمەڵگای دەوروبەری خۆمانەکەین پێشکەش بۆ کەسانێکین کەوا پیانەڵێن ئێمە فعلەن ئەگەر بمانەوە هەر کارە بکەین بم شێوازە گەورە و گرنگە ئیشی لەسەرەکەین هەڵەبجە کە دەستگوڵی حکوومەتی هەرێمی کوردستانە پێویست بوو جیاواز لە شارەکانی تر خزمەت کرا پێویست بوو لە جیاواز لە شارەکانی تر هەنگاوی لەسەر هەڵگیرا بەوەی کەوا شارێکی فیداکارە شارێکە مەضاحیە شارێکە کە بۆتە هۆکاری ئەوەی کەوا ئەمریکا هاوپەیمانان حکوومەتەکەی لەسەر بڕوخێنن وێنەکانی هەڵەبجە بوو بۆ شەدانێکەوە دەنگیدا لە هەموو دنیای پێویست بە حسابکردن بە ئەو مەشەد و دیمەنانێکەوە ئەم شارە بینێتی بەخۆیەوە و پاشان بە کارەسات گەورە کە بەسەری هاتووە حکوومەتی هەرێم هەنگاوی ساڵگرتاویشی باشتری بۆ کردایە ئەوەی کە ئەگیرێتە بەر ئەو ڕێگانی کە گیرێتە بەر یان ئەوانی کە چالەکانی بواری مەدەنی تاکانی کۆمەلگاییشی لەسەرەکەن کارێکی مەدەنیە کارێکی ئاساییە پێویست بۆ پێویستیشە کە هەنگاوی لەسەر گیرێت ئەم ڕێگایی کە ئێستا گیراوەتە بەر دەستخۆشی لە گروپی شەقامی هەڵەبجەکەن کەوا هەنگاوێکی لەو شێوەی گرتوتە بەر و ئەو گەنجانی کەوا ئەمڕۆ هەنگاویان بەو ئاراسای گرتوتە بەر کەوا پێویستە کات دەسەڵاتداران ئاگادار بکەنەوە ئەم ڕێگایش پێم وایە ڕێگایکی زۆر مەدەنی ڕێگایکی زۆر ئاساییە هیچ جۆرێک لە تەشیریتیانە بەڵکو وەک جۆرەکانی ئاگادارکردنەوەی بە ڕێگایکی زۆر مەدەنی ڕێگایکی زۆر شارەزانی کە بڵێن بە دەسەڵاتدارانی شار بەڕێزەکانمان ئەو کەسانی کە خەمخۆری ئەمن فەرمو ئەوە ئەو شوێنانی کەوا پێویستن ئێوە ئاوڕێن لێ بنەوە ئەوە ئێمە بۆمان دیاری کردوون زۆر باشە چی بەناوهێنانیش بێت پێمانوتون و پێشتان ئەڵێن بەڵێ هەڵەبجە لە چاو کارە سادەکەی خۆیان لە چاو ئەوەی کە دەستگوڵی خۆتانەی چی بۆ نەکراوە ژمارەی ئەو بەرپرسانەی کە ناویان تۆمار کراوە لەلایەن چالاکوانانی شاری هەڵەبجەی شەیدەوە کۆڵەیە وەکو ئاڵنگاری ئەوکو تەحەدایەک یا وەکو بیرخستنەوەیەک ئەو بەرپرسانە چەند کەسن و ئایا هەر شوێنێکی تێکچوو یا خراپی ڕێگەوبانێک بەرپرسێکی بۆ دانراوە دیاریتان کردووە یا ژمارەی شوێنە خراپبووەکان چەندە و ژمارە و بەرپرسانش کە ئێوە ناوتان نووسیون چەندە لە هەڵەبجەیە؟ ئەلبەتە ئەو بەرپرسانەی کە ناوێن هێنراوە زیاتر ئەو بەرزان کەوا دەسەڵاتێکی ئیداریان بەدەستەوەی لە ئیشکارکردنی ئەم شارە بریتە لە بەڕێز پارێزگاری هەڵەبجە و بەڕێز قایمقامی هەڵەبجە و بەڕێز سەرۆکی شارانی هەڵەبجە کە ڕێکخراوەکان یان بڵین گروپی شەقامی هەڵەبجە یان ئەو دەستە گەنجێکەوە نانووسین ئەو زیاتر ئەو سێ بەڕێزەیە ئەوش بۆ ئەتیباریەوەکەوە دەسەڵاتێکی ئیداریان لەم شارە هەیە و وەکو بیرخستنەوەیەک و یادخستنەوەیەک ئەم ڕێگای گیراوەتە بەر بۆی پێیان بڵێن بەڕێزان ئێوە دەسەڵاتداری ئەم شارن ڕەنگە هەندێک شوێن هێنتان بینیبێ یا ڕەنگە هەندێک شوێن هەیە پێیتان پێ نەبردبێ یا ڕەنگە هەندێک شوێن هەیە ڕێتان لێ نەکەوتبێ ئەو فەرمو ئێمە بیرتانە خێنەوە زیاتر ئەو سێ بەڕێزن کە لە پۆستەرەکان ناوێن هاتووە. زۆر باشە لەکەیەوە ئەم چالاکیەتان ئەنجامدا وایە کاردانەوەی هیچ هەبوو واتە بەرپرسان هاتوون بپرسن ناوی ئێمە چیەکە لەسەر ئەم چاڵ و چۆڵەی ناو بازاڕ و ناو شەقامەکاندا؟ کاری ڕێکخراوەی ئەلبەتە پێویستی بەوە نییە زۆر تا چەندێک ئیداری شاریان ئەدارە شوێنەکە دێ بەدەمی بەڵام گرنگ ئەوەیە وەکو بیرخستنەوەک یادێخاتەوە تر گرنگە بە پرس خۆی بە دوایە بەچنی بۆ بە پرسەکان خۆیان متابعی بکەن بە پرسەکان خۆیان بە دوایە بگەڕێن بزانن فعلان ئەو شوێنێکەوە ناوی ئەویتیا بە بەڕێزیتیان وسراوە ئەو شوێنێکەوە وەکو بیرخستنەوە بیرخرا فعلان شایسێ ئەوەیە کە ئیش لەسەر بکرێت یان لە پرۆپۆزەڵا هەیە ئیش لەسەر بکرێت بەڵام ئیشەکە پێ نەگەیشتووە یان هەر شێوازە لە شێوازەکان ئەوە کاری دەسەڵاتداران و ئیداری شارێکە خۆیان متابع بە دوچنی بۆکەن ئەوە تقریبا چەند ڕۆژێکە ئەو هەڵمەتە لە تۆڕی کۆمەڵایەتیان ڕاگەێنراوە و لە کۆڵانەکانی شاو ناوەنا دیاریکراون وەکو بیرخستنەوەیەکە و پاشانیش گرنگ ئەوەی دەسەڵات خۆی بیلەوە کاتەوە گرنگ ئەوە نییە کە ڕێکخراوەکان یان ئەو چالاکوانان یان ئەو بەڕێزانیکەوە پێ هەستان بەداشتن کە گرنگ ئەوەیە کە بیادیان خەنەوە بیران خەنەوە وەکو ئیقامە حوجە لەسەر بەڕێزان ئەوە ئەو فەراغەیەکەوە ڕەنگە ئێوە پێتان نەزانی بۆ ئەم بۆمان دیاریکردن و شوێنەکانیش گرنگی خۆیان هەیە هەتا لەو شوێنێکەوە ڕێگە هەیە ڕێگەی پەروەردەی هەڵەبجەیە ڕێگایەکە
ڕۆژانە کە دەیان و چەندین سارە پێ ڕات یان ڕێگای چاوی باکۆچەکە کە ڕێگایکی گەشتیاریە ئەو ڕێگانە ڕێگای بڕاستی خەریکا بە ڕێگای سیارە نێن بە ڕێگای ئەوە نەبکە ئینسان هاتووی پێ بکە بۆی ئەم بیرخستنەوەیەکەیت تا چندێک دەسەڵاتدار بە دوای چوونی بۆکە تا چندێک دێ بەدەمی ئەوەی ترەوە ئەرکی خصەسانی خۆیانە پێویستەکات خۆیان متابعی بکەن. تا چەندەم چالاکیە دەچێتە خانەی ئاڵنگاری و تەحەداکردنەوە یا بە جۆرێک لە جۆرەکان بیرخستنەوەیەک و دروستکردنی منافەسەیەک چوزانم لە نێوان بەرپرسەکانی بەرپرسە ئیداریەکانی هەڵەبجەی شەید لە پێناوەی کە بێنە دەنگ و ئێوە بۆکۆڵێت تەحەدای ئەم سێ چوار بەرپرسەتان کردووە لە پێناوەی کە ئاوەدانیەکی جوان خۆشگوزەرانی وەکۆڵە جادەوبانێکی ڕێک بە هاوڵاتیانی هەڵەبجەی شەید ببەخشن. ئایەمە دەکرێت ناوی بنین ئاڵنگاری و تەحەدایەک بۆ بەرپرسانی وە کامیان زووتر بێ بەدەم داواکاری ئێوە و دانیشتوانی هەڵەبجەوە ئەوە زیاتر دڵسۆزە بۆ شاری هەڵەبجەی شەید. ئەڵبەتە کاری ڕێکخراوی کاری تەحەدان نییە بەڵکو کاری بیرخستنەوەیە کاری یادخستنەوەیە کاری بەرچاوڕوونیە پێم وایە بەرچاوڕوونیی ئاساییە زۆر سادەیشە ئەگەر ڕەنگە شتی تازەش نەبێت لە شوێنێکی ئەمە کرابێت ڕەنگە لە دنیای دەرەوە لە زۆر شوێن ئامانە کرابێتکەوە ناوی بەپرس ناوی سەرۆکی وڵات ناوی چەند شوێنێکە تا ڕەنگە هەندێک جار بە شێوازی کاریکاتێری دەموچاوی بەپرسانی وڵاتانی خۆیان هێن پیشانی خەڵکی دەن وەکو ناڕازاتێک ئەمەش ئەم ڕێگایەکە ڕەنگە تا ئەندازێک بۆ لای ئێمە تازە بێ یان جۆرەکان نوێ بێت لە چالێکی لە کاری مەدەنی ئێمەیە بەڵێ شتێکی ئاساییە و پاشان تەحەداش نیە بەڵکو بیرخستنەوەیە ئومێدیشمان وایە کە دەسەڵاتدارانی ئێمە بە بەڕێزانێکەوە نانووسراوە بەڕێزانێکەوە ئاگادار کراون تۆ یان ناوێن لە شوێنەکانە دیاری کراوە بێ بەدەم داخوازەکانی خەڵکەوە و تا چندێک پێیان ئەکرێت تا چندێک لە توانایانە هەیە تا چندێک دەرفەتیان هەیە تا چندێک لە ئیمکانیانە هەیە ئەو گرفتە سادە وردانیکەوە پێویستنەوە نامی ڕێگای جادۆبانن شتی بەسیتن پێم وانە ئەوەندە قورسی بێکە ئیداری شار نتوانێت چارەسەری بکە بۆیە ئەمە جۆری زۆرەکانی بیرخستنەوە وەکوتیشم کای ڕێکخراوەی کایی تەحەدانیە بەڵکو کایی بیرخستنەوەیە یادخستنەوەیە تێگەیاندن و پێگەیاندن و هۆشاکردنەوەیە. زۆر باشە کاگەدنان دیارە ئەم جۆرە ناڕزایەتیەوە جوانترین ناڕزایەتی مەدەنیە کە ڕەنگە لە ئەوروپاشدا و کەسانی کە بە تابلۆیەک دێنە بەردەم ئەنجومەنی وەزیرانی وڵاتەکەیان ناڕزایەتی دەردبڕن هەر بەم شێوازە بێت کە ناوێک یەکێ لە بەرپرسەکانی لەسەر نووسراوی بەڵام ئەوەی کە جێگەی پرسیارە بۆ منایە بەرپرسانی ئیداری ئەوانەی کە ناویان هەیە ڕۆژانە یا ئەم چەند ڕۆژە ڕێیان کەوتووەتە و شقامانی ناوی خۆیان لەسەر تاسەکان ببینین لەسەر و چاڵ و چۆڵانە یاخود ڕەنگە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بینی بێتیان مەبەستمەوەی ئەوەندەی کەوە بزان لەو شوێنانەوە هاتوچۆیان هەیە خۆیان خۆی ئەگەر واقعتەوێ پێویست بوو یان پێویستیشە بە پرسی ئیداری بە هەمیشەیی تەجەولێکی هەیە بەناو شارە ینی هەفتەی جارێک ئەو شوێنێکەوە گرنگن پیا بڕۆن ئەو شوێنێکەوە پێویستن سەدانیان بکەن ئەو شوێنێکە ڕێگای استراتیژین بیان بینن پێشم وان نییە ئەم ڕێگانێکەوە ناونراون بۆ منە ڕێگای پەروەردە ڕێگای چاوی باکۆچەکە ئەو ڕێگانێکەوە دیاریکان ڕێگایەک بن کە کەس پیانە ڕۆ یان دەسەڵاتدار نەیبینە یان ڕۆژانە خۆیان ڕیان لێ نەکەوێت بەڵکو بە هەمیشەی ڕێگای ئەوانە بۆکەوە دەسەڵاتێکیان ئیداریان هەیە و پێم وایە بینیویشیانە و ئیشی بینن بەڵام ئیتر ئایا بۆنیان کردویان بۆچی نایکەن ئەوان بابەتێکی کەیە بۆی ڕێکخراوەکان ئیشان ئاگادارکردەوە و هۆشیارکردنەوە و بێدارکردنەوەیانەکەوە پێویستە بەڕێزانی دەسەڵاتدارانی شار پێویستە ئەو کەسانی کە لە خەمی شاران فعلا بەشێک بن لە حیاتی ئەو خەڵکە بەشێک بن لە ژیانی ئەو خەڵکە تێکەڵ بە معاناتی ئەو خەڵکە بن هەتا جەندی جار پێویستە کات ئەگەر بە پیادە ڕۆژە بە کوڵانەکانە پیاسە بکەن گەشتێ بکەن بێن وەکو خەڵکە بژین بۆی بزانن فعلا معاناتی ئەو خەڵکە لە چیایە فعلا ئەتوانن بە ڕنگدارەوەی حقیقەتی ئەو کۆمەلگایە بن و تاکانە بن کەوا ئیشی لەسەرەکەن یاننا ئەم ڕێگایش کە گیراتە بەر پێم وایە ڕێگایکی مەدەنیە کووتمان هەڵەبجەش لە مێژووی خۆیان کای ڕێکخراوی ئیشی مەدەنی زۆر جوانی کردووە حتا لە بە پارێزگابوونی هەڵەبجە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی فعلا ئیشی زۆر جوانی باشیان کرد ئیشی زۆر مەدەنیانیان کرد و هەتا لە کاتی خۆپیشاندانەکانی شانە ڕێکخراوەکانی هەڵەبجە توانیان فعلا ئیشی مەدەنی زۆر جوان بکەن و دیمەنێک پیشانی دەسەڵاتداران بەڵکو پیان بڵێن ئێمە ئەمانەوێ شار ئاوادان بێ ئێمە ئەمانەوێ خەڵک بە ئاسوودەیی بژی ئێمە ئەمانەوێ خەڵک بە ئارامی بژی ئێمە ئەمانەوێ شارێکی ئاشتی هەمەلایەنە بێت شارە بێت کە مەدانی ژیانی تایە بە هەمومان شار جێگای هەمومانی تیا بێتەوە پێکەوە خزمەتی بکەین پێکەوە هەنگاوی لە ساڵگرن پێکەوە وای لێ بکەین جوان و باشتر و باشترینیش بکەین ئەمەش ئەم ڕێگایش پێم وایە ڕێگایکی مەدەنی جوانە و ئومێدیشم وایە دەسەڵاتدارانی هەڵەبجە ئەو بەڕێزانێکەوە ناویان هاتووە لە تۆڕی کۆمەڵەکان ئێستا بڵاو بۆتەوە بێن بەدەم بانگەوازی
ڕێکخراوەکانەوە و گروپی شەقامی هەڵەبجەکە بەو کار هەستاوە زۆر باشە مامۆستا عەدنان لە ئەگەری ئەمە سەرەتای بێ بۆ کای مەدەنیتر و ورتر و نەرمتر و ئاساییتر بۆ ئەوەی بتوانێت تێگەشت نەبێت. لە گەری جواب نەدانەوە بە دەمەوەناهاتنی ئەو بەرپرسانەی کە ناویان تۆمار کراوە لەسەر شوێنە وەکۆڵێ خراپەکان یا چاڵوشۆڵیەکانی شەقامەکانی هەڵەبجە ناوتان نووسیون. هەڵوێستی ئێوە چییە بێ یا بۆ منە قۆناغی دووەمی ناڕزایەتیەکانتان کامەیە و ئەگەر پێمان بڵێن دوای ئەم قۆناغی یەکەمە کرد ناو تۆمارکردن و دیاریکردنی ئەو بەرپرسانەیە ئێوە چ ڕێگە چارەیەکی تر چی میکانیزمێکی تر بۆ گەیاندنی دەنگی وەکۆڵی هاوڵاتیان دەگرنە بەر؟ ئەوەتە ڕێکخراوەکان یان کای ڕێکخراوەی بریتە لە ئاگادارکردنەوە ڕێنماییکردن هۆشیارکردنەوە بێدارکردنەوە لە غێری ئەوە زیاتر دەسڵاتێکی ئیداریتریان نییە بەڵکو گەڕانە بە دوای میکانیزمی تازای گەڕانە بە دوای ڕێکاری تازای گەڕانە بە دوای شێوازی مۆدێرنەتی تازای کە شێوازێکی مەدەنیانە بێ شێوازی بێ دوور بێت لە تەشیر دوور بێت لە ناوزڕاندن دوور بێت لە جۆرە جۆرەکان ئەگەر تێگەیشتن ناتێگەیشتن هەبێ بۆ سوکاتیکردن خوانەخواستە بەڵکو کای ڕێکخراوەی تەنها بێدارکردنەوە و هۆشیارکردنەوە ئاگادارکردەوەیە ئیتر میکانیزمەکان ئەکرێت گۆڕانکاری بەسرا بێت ئەکرێت لە ڕێگای راپۆرتەوە بێ ئەکرێت لە ڕێگای ئاگادارکردنەوەی شخصیەوە بێ ئەکرێت لە ڕێگای ناوبردنەوە بێ لە وەکۆی کە دانراوە ئەکرێت بە دوای میکانیزمی تازیتی شا بگەڕێ بەڵام گرنگ ئەوەیە کەوا کای مەدەنی گەڕانە بە دوای کلێنەکانە بۆ ئەوی دەسەڵاتدار بتوانێت پڕکاتەوە. زۆر باشە کاکاتنان دوایین پرسیارمە بەڵام زۆر بە ڕاشکاوی ئەگەر بۆچوونی خۆتم پێ بڵێ لە ڕابردوودا گروپی شەقام یاخود چالاکوانانی مەدەنی لە هەڵەبجە بەگشتی فشارێکی زۆر باشیان هەبوو بەسەر بەرپرسان و بەسەر فەرمانگە حکومیەکانی ناوچەکەەوە تەنان ڕێگریان زۆرجا لەسەر ڕێگاکە ڕێگریان لەو بەرپرسانە دەکرد کە لە دەرەوەی شاردن دەیانوت نابێت بەرپرسانی فەرمانەکانی ئێرە لە خەڵکی دەرەوەی شاردن خۆپشاندان و ناڕزایەتەکانیان تونتر بووە لەوەی کە ئێستا بە شێوازێکی مەدەنیانە بەم شێوازە خواستن و ناڕزایەتەکانی خۆیان دەرببڕن. ئایا باوەڕت وایە بەم شێوازە مەدەنیە گەرچی پەیامێکی زۆر گەورەشی لە پشتەوەی زۆر جوانیش نیشانەدا ئایا بەرپرسانی ئیداری پارێزگای هەڵەبجە بەدەم داواکاری و ناڕزایی و خراپی ڕێگۆبانەکانەوە دێن؟ ئەکەی بڵین دەسەڵاتداری هەڵەبجە و دەوارەکانی هەڵەبجە و بەڕێزانی ئیداری هەڵەبجە لە کابینەی نوێی تازە ئەکرێ پەیامی تازەتریان هەبێت بە دەسەڵاتدار ئەکرێ ئەم پەیامە جوانەی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە ئیشیان لەسەرکردەوە گروپی شەقامی هەڵەبجەیش بەڕێکاری تایبەتی خۆی ئیشی لەسەرکردووە و چالاکوانان ئیشان لەسەرکردووە توان لە پەیامی نوێیانە ئەم یادخەرە یادیان بخەنەوە ئومێدیشم وایە کابینەی نۆ جیاواز بێت لە کابینەکانی تر چاوەڕوانی ئەوی لێ ئەکرێتکەوە کابینێکی تازەیە ئەویان ڕابردوو نییە بۆ ئەندازیکەوە هەبووە ئومێدمان وایە ئەم ڕێکارە مەدەنیانە کە گیراوەتە بەر پەیامێکی تازەیە بۆ ئەم دەسەڵاتداران نوێیە و بۆ ئەم کابینە نوێیە ئومێدشمان وایە دەسەڵاتداران بەڕێزانی ئیداری هەڵەبجە بە خیتابێکی نوێەوە بە میکانیزمێکی نوێەوە بە تەجاوزکردنی ئینتیماوە گرنگی بە شارگەی خۆیان بن گرنگی بۆ بنکەوە دەرگایەکی تازی گفتوگۆکردن لەگەڵ بەڕێزانی ئیدارەکانی وەزارەکانە بۆ ئەوەی خزمەتێکی زیاتری ئەم شارە بکرێت ئەگەر چی لە ڕابردووە پەراوێزکراوە ئەگەر چی لە ڕابردووە جێگای گرنگی نەبوو بێت ئەگەر چی لە ڕابردووە ئەو ئیحتیمامە گەوری پێ نەدراوە یان پێ نەدرابێت لەم کابینە نوێیە تەقەیەکی نوێ لە دەرگای بدرێت بەڵکو بتوانن هەنگاوێکی باشتر و خزمەتێکی باشتر و کاری چاکتر بۆ ئایندەی هەڵەبجە بکرێت لە ئێستاشا زۆر جارێ بەڕێ لەسەرەوە بین یان هەڵسەکانی کولی بکەین بڵێن ئایا ئەم کابینە نوێیە وە کابینەکانی ڕابردووە بێ یان نا بۆیە دەرگا لە بەردەستمانایە و کاتش لە بەردەست ماوەتەوە 4 ساڵی ئایندە بزانین ئایا فعلاً دووبارەکردن و کۆپی پەیستی ڕابردووە یان عەقڵەتێکی تازە و ئیدارێکی تازە ئەوێ بە میکانیزمێکی تازەوە بێتە ناو ساحەکەەوە بێتە ناو گۆڕپانەکەەوە بێوێ خزمەت بە کۆمەڵانی خەڵکە خزمەت بە تاشی ئەم وڵاتە بکە جیاواز لە هەنگاوەکانی ڕابردوو ئەم جارە هەنگاوی تازەتە بژێتە بەر. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز عەدنان نووری چالاکی مەدەنی کە لە شاری هەڵەبجەوە میوانی تەوریەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ بووی. سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. بەڵێ خۆشەویستان پاش ناوبڕێک دێینە وڵاتان بۆ قسەکردن و تەواوکردنی تەوری دووەمی بەرنامەکەمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە.
سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوەدێکی زیان بەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینەرانی عزیز، تەوەری دووەمان قسەکردنە لەسەر خێر و چاکەکردن بە تایبەتی دەستگیرۆیی خەڵکی فەقیر و هەژار. بەڵام پێشووی کە بچینە لای میوانەکەمان و تەوەری سەرەکی بەرنامەکەمان، پەیامنێرمان ڕێنازەر سەلان لە دەڤەری ڕانێ و پشدەرەوە راپۆرتێکی بۆ ئامادەکردن لەسەر خێزانێکی هەژار و کەم دەرامەت بۆی وای کە بەرەو جەژنی پیرۆزی قوربان کە دەڕۆین خێرەمەندانە و خەڵکە فەقیر و هەژاریان لەبیر نەچێت و دەستگیرۆیان بکەن. با پێکەوە سەرەتا بینیری راپۆرتی پەیامنێرمان ڕێنازەر سەلام بین. لە پاسلیە. پاسکلێکی گەورە گچکە. پاسلێکی دستە. لەوتیش بکڕن پاسکلێ. چی؟ گوارە؟ ئەوە. کەسیە تۆ؟ ئەمن؟ ئەزمە پایتکلێک و گواری زێ. ئەمەش ئەزمە پاسلێت و دوارە. ئەزمە لە خانی خۆمە چونە خانی خۆمە. ئەمە داواکاری لاوین و لاوین و ئەسمایە. ئەوان هێشتا مناڵن و نازانن هەژاری و کەمدەستی و نەبوونی چییە. ئەوان دەیانەوێ وەک مناڵانی تری ئاوایی ژیان ببەنە سەر و پێداویستی و حەزەکانیان بۆ جێبەجێ بکرێ. ئەو ماڵە هەژارە لە ئاوایی بێراوایی سەر بە ناحیەی بالیسان نیشتەجێن لە خانوویەکی کەلاوەدا ژیان بەسەر دەبەن و هەژاری و نەبوونی تەنگی پێ هەڵچنیون. ئەو کەلاوەیە ئەگەرسی هی خۆشیان نییە، بەڵام بە ناچاری لەو خانوێدا گیرساونەتەوە و لە ژیانێکی زۆر ناخۆشدا ژیان بەسەر دەبەن. کەلماکە دووە بە
بەس خانمان پێتوانە بۆ پارەمان نییە داکانەوە خانمانە تەواوکەن ژیانە زۆر نەخۆشە چەند ساڵە لێرانە وەڵا جێ ڕێمان نییە ڕۆژمانی خۆنەی مزگەفتەیە بەڵێ دەریشمان دەکەن لێرانە گوتیان دەی بڕۆن پاریان بەتەما بڕۆ بەس جێمانە بچینە ناوێ ئینشاڵڵا ئەگەر لەما تەواوکەن زۆر مەمنون لە خەیریان دەگاتێ بەشێک لە خێرخوازان توانیویانە پارچە زەویەکیان بۆ بکڕن و خۆیان بکەن با هەیکەلی خان و بەڵام لە توانایاندا نییە ئەو هەیکەلە تەواو بکەن و ئەو ماڵە هەژارە لەو ئازار و مەینەتیا ڕزگار بکەن. ئێستا چاویان لە یارمەتی خێرخوازانە کە هاوکاریان بکەن و ڕزگاریان بکەن لەو نەهامەتیە. بە براکەی خۆم گوتم وەرە بە یارمەتێکی ئەو پیاوەی بدەین بەڕاستی هیچ دەرامەتێکی بەدەستەوە نییە چاویشی تاو نییە پشتی تاو نیە نەخۆشە معاشی نییە مەقسەد برێن ماڵمدارێکی زۆری هەیە کەوا ڕەش و ڕوت و فەقیر بێدەسترات هیچیان هیچ کاسی بێنین ئەویش گوتی باشە یارمەتی دەدەم دزیەکی ببینە ئەمە ئەستاین ئەو جێمان لەو کڕی تقریبا 6 وەرەقەی ئەو هۆی کەلەش گوتمان ئەوەندی لە توامەناماندابی لۆی جێبەجێ دەکەین ئەوی نشکرا ئەوە داوا لە خێرخوازانەکەین نەگەر یارمەتیەکمان بدەن ئینشاڵڵا بۆی تەواوکەین ئێستا هەیکەلەکەمان کردووە و مەقسەد برێن لەوەیدایە کە ئاوی لۆ بەستین و دەرکە و پەنجەرە و ئەشتی ئەو پیاوە ئیحتازە بەس ئیشێکی وەی نییە کاسبی نییە ئەوجا معاشی نییە ئەوجا ماڵمدارەکەی وردە بەخۆشی ساسمەشی ئەنی و چاویدایە ئێستاش دەگەدابی دەرنەهاتی هەروە ناوێرین دەری بینی مەقسەد برێن بۆچی دیکە پشتی دێشی بەخۆشی ئیش پێ ناکرێت. لە هەرێمی کوردستاندا زۆرن ئەو کەسانەی لە ژیانێکی هەژار و کەم دەرامەتدا ژیان بەسەر دەبن بەڵام کەمن ئەو کەسانەی هەست بە ئازار و نەهامەتیەکانیان بکەن و بچن بەهانایانەوە کەمێک لە نەهامەتیەکانیان بۆ سووک بکەن ئەوان دوای خوای گەورە چاویان لە خێرخوازانە باریان بۆ سووک بکەن و هاوکاریان بکەن. ڕێناز ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ گوندی بێراوای سەر بە ناحیەی بالیسان. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان یەکێک لە بنەما سەرەکیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بریتە لە دادی کۆمەڵایەتی ئەویش بۆ نەهێشتنی ئەو جیاوازیە چینایەتیە زەبەلاح و پڕوکێنەرەی کە بەهۆی ستەمی بەشێ لە ئاغا و دکتاتۆرەکانەوە کەوتوتە نێوان مرۆڤەکانەوە. ئێمە لە ئێستادا ئەمڕۆ 2 زیلحیجەیە کە بە پێی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەواوی کار و کردەوە و عیبادەت و پەرستشەکانی مرۆڤ چەند قاتە و هەر لە خوێندنی زیکرێکەوە تا ڕۆژ و گرتنێت تا شتێکی تر خێر و پاداشتێکی زۆری هەیە بێگومان دەستگیرۆیکردنی هەژارانیش وەلاکردنەوە بەلای خەم و ئازار و نەهامەتی و نەبوونی هەژاران یەکێکە لەو کار و کردەوە باشانەی کە لە هەموو کاتێکی ساڵدا گرنگی خۆی هەیە بەڵام لەم نۆ ڕۆژەی نۆمینەی حاجیانە زیاتر بەتایبەت کە بەرەو جەژنی پیرۆزی قوربانی ژەچین با ئێمە ڕۆڵمان هەبێت دەستمان هەبێت لە بەخشینی خەندەیەک بە منداڵی هەژاران و لە ئاوەدانکردنەوە و وەکۆڵی ڕازاوەکردنی سفرەی خوانیان. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شاخەوان سیامەسووری زانای ئاینیمان کرد. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئەمە. دەستگیرۆیکردنی هەژاران بەخشینی خەندەیە بە لێویان ڕازاندنەوەی سفرە و خوانەکانیان پۆشتەکردنیان تا چەند لە ئاینی پیرۆزی ئیسلامە گرنگی و وەکۆڵی پێگەی بۆ دانراوە. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای بەخشندە و میهرەبان. دیارە خوای پەروەردگار ئینسانی هێناوەتە ئەم بوونە ئەم کەونەوە بۆ عیبادەت هێناوێتی وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. ئەگەر تەماشا عیبادەت و بەندایەتیەکان بکەین بەگشتی دوو جۆرن عیبادەتەکان. عیبادەتێک بەندە لە نێوان خۆی خوای پەروەردگار ئایکات وەکو شەو نوێژ زیکرێک نوێژێک یادی خوای پەروەردگارە سەڵاواتێک نێوان خۆی خوای پەروەردگارە ئەمە جۆرێک لە عیبادەت. جۆرێکی تر لە عیبادەتمان هەیە ئینسان لەگەڵ ئینسانێکی ترە هاوکاری ئەکات خۆشی ئەخاتە دڵێەوە کاتێکە کارێکی پێبێت ئەچێ بەدەمیەوە
ئەمە جۆرێکی لە عیبادەتە. ئەگەر تەماشای نەسەکان بکەین ئەبینین باشترین جۆرێ عیبادەت ئەو عیبادەتانەیە کە بەندەیەک دڵی بەندەیەک خۆشکات. باشترین بەندە بەندەیەکە کە لە خزمەتی خەڵکدا بێت. تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ خەیڕ الناس باشترینی خەڵک نەیفەرموو ئەکثەرهم الصەلاة، یعنی زۆر نوێژەکەن، زەکاتە دەن، زۆر حەجەکەن، نە، فەرموویەتی خەیڕ الناس ئەنفەعهم للناس، باشترینی کەس ئەوەیە کە زۆرترین سوودیان بۆ خەڵکەیە. ئەمە کەواتە گەورەترین عیبادەتە. و هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ خەیڕ الأعمال باشترین کردەوە کە مرۆڤ ئەنجامی ئەدا، باشترین کردەوە سرور تدخله على قلب مسلم، خۆشیە کە بیخەیتە دڵی برایەکی مسلمانتەوە، دڵی خوشکێکی مسلمانتەوە. جا ئەم خۆشی خستنە دڵە جاری وایە بە پارەیە، جاری وایە بە گوێگردنە لی، جاری وایە بە قسەکردنە بووی، مەرجنی هەموو کاتێ بە دارایی بێ. هەندێک جار لایەنی معنەوی ئینسانەکەیە. بۆیە بەڕاستی شریعەتی ئیسلام زۆر گرنگی بە بابەتداوە، چونکە ئینسان کاتێک هاتە دنیاوە بەبێ دەوروبەری ناژی، ئیلا ئەم ئینسانە پێویستی بە دەوروبەر هەیە. لە کاتێکدا من پێویستم بە تۆیە، لە کاتێکی ترا تۆ پێویست بە منە، طبیعەتی دنیا وایە. بۆیە بەڕاستی خۆی پەروەردگار بە عیبادەتی داناوە من خزمەتی تۆ بکەم، تۆ خزمەتی دراوسەکەت بکەیت، تۆ خزمەتی باوکت بکەیت، تۆ خزمەتی هەژارێک بکەیت. چونکە بەڕاستی ئەگەر تەماشاکەی کاتێک خۆی پەروەردگار جەل لە جەلالهو کەسێکی بە هەژاری دروست کردووە، کەسێکی بە دەوڵەمەند دروست کردووە، خۆخوای پەروەردگار خەزێنەی پڕە، ئەیتوانێ هەموو خەڵک دەوڵەمەند کات. کاتێک دراوسەکەمی هەژار کردو بۆی من تاقی کاتم من چۆنم بەرامبەری. کاتێک دراوسەکەم جلی جەژنی نییە، خانوویەکی نییە، پارەی کرێخانووی نییە، ئایا من دڵم ئەجۆشێ بۆی؟ طبعا عیبادەت و بەندایەتی هەرەوە نیە ئینسان ڕۆتە سەفی مزگەوت. یعنی تەسەور کە ئەگەر ئەمڕۆ یەکێک بڵێ وەڵام من لە مزگەوتی پێغەمبەردا صلی الله عليه و آله وسلم ئیعتیکافم کردووە، یعنی چوومەتە ئیعتیکافەوە کە نوێژ لە مزگەوتی پێغەمبەر 1000، یعنی یەک نوێژ ئینسان بیکە 1000 نوێژی کردووە بە نەسی فەرمودەی صحیح پێغەمبەر صلی الله عليه وسلم. دەی هەموو کەسێک لە ماڵی خۆیدا ئەتوانێت لەو ئیعتیکافە باشتر بکات کە لە کەعبەدایە و لە مزگەوتی پێغەمبەردایە صلی الله عليه وسلم. یعنی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر لەگەڵ مسلمانێکدا بچم بۆ ئەوی پێویستیەکی جێبەجێ بکەم، زۆر بەلامەوە باشترە، خەیڕون زۆر بەلامەوە باشترە لەوەی لە مزگەوتەکە ئیعتیکاف بکەم. یعنی لەگەڵ بچم، جا ئەگەر پێویستەکەی جێبەجێ بکەم یان جێبەجێ نەکەم، گرنگەوەی من چوو. مەبەستم چییە؟ ئەمە بەڕاستی لە ئیعتیکاف گەورەترە لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جاری وایە ئێمە جاری وایە دەرگای باشت دراوسێمانە، بەڵام ناچین لێی دین، ئەچین لە شوێنێکی تر لە دەرگاکە ئادەین بۆ ڕێژ. جاری وایە هەژارێک دراوسێمانە، ئێمە ئاگامان لە هەژارەکە نییە. جاری وایە ئینسان پێویستی کەسێک جێبەجێ ئەکات، ئەم کەسە هەتا ئەو ڕۆژەی ئەمرێ دوعای خێری بۆکە بەبێەوەی بیزانێت من فەقیرەیە، ئەڵێ مامۆستا ئێستش لە سوودیا دوعا بۆ کەسێکم کە لە کاتێک لە کاتەکانە قوتابی و هاوکاری کردوم. ئیدەن هاوکاریکردنی خەڵکی، دەستگیرۆیکردنی خەڵکی بەڕاستی کارێکی زۆر گەورەیە بۆ دنیا ئینسان پێبەرزە. زۆر جار مسلمانان تەنانەت بەخشینی زەکاتی ساڵانیان دەخەنە مانگی پیرۆزی ڕەمەزان بەپێی فەرمودەی پێغەمبەری خوا کە یەک تا بە یەک بە 700 ئەڕوا و کۆمەڵێ مەناسک و کاتی دیکە هەن کە مسلمانان هەوڵەدەن خێر و خێراتی زۆری تیا بکەن. ئەم نۆ ڕۆژەی نۆمینەی حاجیان، بەخشینی سەدەقە، دڵخۆشکردنی هەژار، یارمەتیدانیان، جلوبەرگ پۆشتەکردنیان، ئەمە هیچ جیاوازێکی لە ڕۆژەکانی ترا هەیە؟ خی گەورە کە کەونی دروست کردووە شەو ڕۆژی تایە، شەو ڕۆژ لە شەوەکاندا لە تەواوی ساڵدا هیچ شەوێک هێندەی دەشەوی کۆتایی ڕەمەزان پیرۆز نییە. لە ڕۆژدا هیچ ڕۆژێک هێندەی ئەم دە ڕۆژەی ذیلحەجە پیرۆز نییە. ئەم دە ڕۆژەی ذیلحەجە لە ڕەمەزانیش گەورەترە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەعظەم ئەیامی الدنیا ئەیام ذی الحجە، ئەعظەم ئەیامی الدنیا، گەورەترین ڕۆژەکانی دنیا، لە ڕەمەزان گەورەترە ڕۆژەکەی نەک شەوەکەی. ئیدەن کاتێک ئێمە لەم ڕۆژە گەورانە داین، خێرکردن تیایدا، سەدەقەکردن تیایدا، هەموو شتێک وەکو کاتی تر نییە. تەنانەت دوعاکردن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە کە خەیر الدوعاء دعاء یوم عرفة،
ڕۆژی عرفە نەک بۆ حاجیە کە لە عرفە لێرەشە کە لە ماڵە بۆیە بەڕاستی ئەم دە ڕۆژە خێر و پاداشتێکی زۆر گەورەیە ئینسانی بڕوادار بتوانێت لەم دە ڕۆژەدا باشترین کردەوە بۆ خۆی پەروەردگار بکە باشترین کردەوە بۆ خۆی پەروەردگار بەڕاستی ئەوەی ئینسان لە خزمەتی خەڵکدا بێت ئینسان هاوکاری خەڵک بێت ئەم دە ڕۆژە فرسەتە لە دەستی ئینسانە چێت بە ئەم دە ڕۆژە ئینسان هەربەینی خۆی پەروەردگار بڵێ ڕۆژێک دڵی مسلمانێک خۆشەکەم ڕۆژێک پێویستی مسلمانێک جێبەجێەکەم ڕۆژێک جل بۆ مناڵێکی هەتیوەکەم ئەم دە ڕۆژە هەنی زۆر قورس نییە بۆیە بەڕاستی ئەم دە ڕۆژە ئینسان هەوڵدا لە دەستی نەچێت خێرکردن لەم دە ڕۆژەدا گەورەترە لە خێرکردن لە ڕۆژەکانی تر چونکە ئەم دە ڕۆژە لە هەموو ڕۆژەکان گەورەترن ئەم دە ڕۆژە تەبعاً ڕۆژانێکن هیچ کاتێک لە ساڵدا ئینسان ناتوانێت هەر 5 ڕۆکنەکەی ئیسلام جێبەجێ بکات بەڵام لەم دە ڕۆژە ئەتوانێت جێبەجێ بکات یعنی ئینسان لەم دە ڕۆژە ئەتوانێت هەر 5 ڕۆکنەکەی ئیسلام جێبەجێ بکات چونکە حەجیش لەم دە ڕۆژەدایە بەڵام حەج لە غێری ئەم دە ڕۆژەدا نییە ئەم دە ڕۆژەکە ئێمەی تێن بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم زۆر گرنگی پێداوە هەر بە ڕۆژ و گرنگی پێ نەداوە خەڵکێک وا بزانێت کاکە ئەم دە ڕۆژە هەر بە ڕۆژ بنە پێغەمبەری خوا صلی الله خێزانی پێغەمبەری خوا فەرمێ خێزانێکی نەفەرمی ئەم دە ڕۆژە پێغەمبەر بە ڕۆژوو نەبوو خێزانێکی تر نەفەرمی بە ڕۆژوو بووە بۆ چونکە کە لای ئەم بۆ بە ڕۆژوو بە لای ئەو بۆ بە ڕۆژوو نەبووە نۆرەیان بووە ئیدەن پێغەمبەری خوا بە ڕۆژوو و ڕۆژوش نەبووە لەم دە ڕۆژەدا بەڵام بەردەوام هانی هاوڵانی داوە کە لەم دە ڕۆژەدا ئاگایان لە فەقیران بێ ئاگایان لە هەژاران بێ بەڵام بەو شێوەی کە خوا داوایەکە نەک بۆ شێوەی خۆم حەزم لێتی کاکە چونکە بەڕاستی ئێمە زۆر جار سەقافەتی ئاگابوون لە هەژاران نازانین زۆر جار یان جاری وایە خەڵک پێی وایە هەژارێک هەتا داوای لێ نەکات ئەم هاوکاری نەکە نەوانێ کاکە ینی تا بکەوێتە سەر جادە تو هاوکاری ناکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمێ من أقرض مسلما مرتين كان كصدقتها مرة هەر کەسێک دوو جار قەرز بدا بە مسلمانە قەرز وەکو جارێکی بە بەلاش پێدا بێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ کاتێک کە چوون بۆ ئیسرا و میعراج لەسەر دەرگای بەهەشت بینیم الصدقة ب10 أمثالها والقرض ب18 خێرکردن خوا بە دەقات ئەینووسێت بەڵام قەرز خوا بە 8 دەقات ئەینووسێت هاوکاریکردنیە ژاراویش هاوکاریکردنیە ژارە جاری وایە تۆ خێری کە بە کەسێکی داوات لێەکە پێویستی پێ نێ داوات لێکە بەڵام و کەسێکی داوای قەرزت لێکەم پێویستی بە قەرزەکەی زۆری بۆ هاتووە بۆیە داوای بە تایبەتی کەسانێک کە ئالی قەرز نین پێغەمبەری خوا فەرمووی بە جبرەیل وت باشە یعنی چی ئەمە خوای پەروەردگار قەرزی بە 8 دەقات داناوە فەرمووی لەبەرەوەی مەرجنی هەموو کاتێکە خێر بە کەسێکەکەیت ئەو کەسە پێویستی پێبێت بەڵام کە قەرز بە کەسێکە دەی ئەو کەسە پێویستی پێێتی پێویستێکی جێبەجێەکەی هاوکاریکردنی خەڵکە هاوکاریکردنی هەژاران و نەدارانە بەڵام ئەرزم کردن ئێمە زۆر جار ثەقافەتی هاوکاریکردنی هەژاران نازانین بەڕاستی زۆر جار لێمان تێکەچێ یعنی پێمان وایە کە هەژارەکە ببێتە بەردەستمان زەلیلی خۆی دەربڕێت بە زەلیلی بیبینین ئەو کاتە دیناریشی بێت کاتەمە وەستا زۆر غەڵەت ئەرک و بەرپرسیارەتی ئەوەی کە هەیەی بە تایبەتی بۆ نمونە من کە ڕەنگە پێویستم بە خێر نەبێ بەڵام لە هەمان کاتا ئەیکەی دەبێ خێر بکەم واتە ئاستی دیاری کراوە جگەلەوەی کە زەکات دەبێ بدەم واتە ئەو ئاستی کە دیاری کراوە بە زەکات ئایا ئاستێکی تر هەیە لەوەی کە من ملزەم بکە بەوەی کە خێر و چاکە بکەم ئایا لە توانە و دارایی خۆمایە ئەم ملزەمکردنە یا لە بینینی خەڵکی فەقیر و هەژار و بەرپرسیاریتیەکە دەکەوێتە سەرشانم دەبێ ئیلا دەبێ یارۆک هاوکاری بکەم کەوتوتە سەر بەرامبەر جاری وایە لە سەردەمی سەحابە و پێغەمبەردا صلی الله علیه و تەماشامان کردبێ کابرا ینی منجاڵەکەی پڕی خواردن نەبووە نیوەی بردووە دراوسەکەی وەکو خێر بردوێتی بووی چونکە پێویستی پێ بووە ئەمڕۆ خەڵکێک پێی وا بێکە هەتاوەکو من نەگەمە ئاستی زەکات نابێ هاوکاری خەڵکەم زەکات دەرکەم پارە بدەم بە خەڵک کاکە مامۆستانی بەڕێز باوەڕ و قەناعەت بفەرمونون ئەگەر ئێمە وەکو خۆی ئیسلام جێبەجێ بکەین هەموو خەڵک لە پاڵیدا لە سێبەری ئیسلامدا ئەحەوێتەوە ینی تۆ تەسەوورکە هیچی تێ ناچێت ئەو باوکەی ئەو دایکەی کە مەعاشخۆرن لە ماڵەوە لە جیاتیەوەی هەر منداڵێک شتێکێ بێ پارەی تێکات هەر منداڵێک داخیلەیەکێ بێت
با لە جیاتی 4 دەخیلە 5 دەخیلە بێت با دەخیلەیەک لە ماڵەوە ڕسمی هەژارێکی لێدەن ڕسمی فەقیرێکی لێدەن ئەم منداڵە فێرکەن هەر کاتێک مانگی یەک جارێک بە پارەی تێکات بۆ هەژار بۆ ئەوش فێر بێ کاکە ئەوش دڵی بە خەڵکە بەزەی بە خەڵکا بێتەوە بەڕاستی ئەمە لە کۆتاییدا لە کۆتایی ساڵدا پارێکی زۆرەکات ئەو منداڵان ڕایەناوە لەسەر خێرکردن کاکە خێرکردن هەر ئەوە نییە بەڕاستی من پارێکی زۆرمە بێت جاری وایە مامۆستایانی بەڕێز پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم 1 دیرهەم لای خوای پەروەردگار لە 1000 دیرهەم باشترە کایکێتی خێر بۆ جاری وا هەیە پیاوێک لە گیرفانیدا 100,000 پێیە 50,000 بە فەقیرێک کەواتە نیوەی ماڵەکەی کرد بە خێر پیاوێکیش 3 ملیۆن دیناری پێیە ملیۆنێکێکا بە خێر لە ئاستی پارەیە تەماشایکن ملیۆنەکە زۆر لە 50,000 زۆرترە بەڵام ئەمی کە 50,000 نیوەی ماڵەکەی کردەوە بە خێر ئاگادار بە ئەم یەک لە سەرسی کردەوە بە خێر ئاگادار بە کەواتە بەڕاستی جاری وایە خێر بە زۆری نییە با ئێمە شەرم نەکەین لە کەم خێرکردن بەڕێزان خوای تەعالا لە قورئانە باسی مسقالە زەڕەی کردووە مثقال ذرة خوا شەرمی نەکردو باسی مسقال ذرة بکە من بۆ شەرم بکەم 250 بکەم بەخێر من بۆ شەرم بکەم 1000 بکەم بەخێر وە نییە یعنی خۆ ئەگەر 1000 دینار بکەم بەخێر 1000 دینار چەند مسقال ذرەیە کاکە زۆر باشە مامۆستا زۆر زۆرە لەم کاتەیە شەرم نەکەین لە کەم خێرکردن شەرم بکەین لە خێر نەکردنمان بەڕاستی مامۆستا لەم کاتەیە ئەو جۆرە خێرانی دەبێ بیکەین سەدەقەیە بۆ نەخێرە بۆ باوکمان بۆ دایکمان بۆ خۆمان ئایا چه جۆرە خێرێک لەم دە ڕۆژەیە زیاتر خێری یا سەوابی زۆرترە ئەم دە ڕۆژە خوای پەروەردگار لە قورئاندا کە باسی کردووە ويذكر اسم الله في أيام معلومات ذكري خوای پەروەردگار أيام معلومات ابن عباس زۆرێک لە مفەسرین فەرمون ئەم دە ڕۆژەیە ئینسان ذکری خوای پەروەردگار بکات ئەم مانگە ئەم دە ڕۆژە بە ذیکر و یادی خوای پەروەردگارەوە بە دوعاکردن بە نزاکردن بە تایبەتی لە ڕۆژی 9 ذی الحیجەدا کە ڕۆژێ پێش جەژە حاجەکان لە عەرەفەن ئەو ڕۆژە لە سەردەمی تابعیندا ئیمامی حەسەنی بەسری و هەروەها ئیمامی ئیبن سیرین محەممەدی کوڕی سیرین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە بەسڕا خەڵکیان کۆ کردووەتەوە لە مزگەوتەکانە ذیکر و یادی خۆیان کردو بە جەماعی دوعایان کردو بە ڕۆژەکەیشە بڵێ ئەمامە ذیکر و یادی خوای پەروەردگار زۆر گرنگە لە نۆیەم ڕۆژە بە ڕۆژبوون زۆر گەورەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێن بە ڕۆژبوونی ڕۆژی عەرەفە أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده يعني گوناهی ساڵێکی پێشووتر گوناهێکی ساڵی پاشووتر کە گوناهی بچووک من خوای پەروەردگارە فەرمێ ئومێد دەکەم ئەو گوناهە لەسەر ئینسان لابە ئیدەن ئەمە ڕۆژوو نەسڵی لەسەرە پاشان هاوکاریکردنی هەژاران نەسی زۆر گەورەی لەسەرە فصلی لربك وانحر خوای تەعالا کە باسی قوربانی کردووە لەگەڵ نوێژدا باسی کردووە فصلی لربك وانحر ئەو ڕۆژەی کە قوربانی تیاکەی گەورەترین ڕۆژە یعنی لە نێو ئەم نۆ ڕۆژەدا ئەگەر ڕۆژێک جیاکەینەوە بڵێن گەورەترین ڕۆژە ڕۆژی ئەو ڕۆژێک کە قوربانی تیاکەین ئیدەن ئەو ڕۆژێک کە هاوکاری خەڵکەکەین پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم باشترین ڕۆژەکانی ذیلحیجە باشترین ڕۆژەکانی دنیا یوم النحر و یوم القڕی ڕۆژی ئەو ڕۆژەیە کە نەحرەکەی قوربانیەکەی و ڕۆژی دوایەوەشە بۆ چونکە ئەو ڕۆژە جاری وایە گۆشتەکە دێ باندێ خەڵک فریان ناکەوێ ڕۆژی دوایەوەی دێ بە خەڵک ئیدەن ئەو ڕۆژێک کە هاوکاری خەڵکەکەی باشترین ڕۆژە بۆ تۆ قوربانیکردن خێریکی زۆر گەورەیە لەم دەڕۆژەدا ئینسان ئەنجامی بدە قوربانیکردن بۆ خۆی قوربانیکردن بۆ ماڵ و مناڵی قوربانیکردن بۆ مردوویشی کاکە کە ئەو زۆر بابەتێکی گرنگە ئەم گیانی هاوکاری و دەستگیرۆیی و یارمەتیدانی هەژار و دڵخۆشکردنیان و جلوبەرگ بۆ کڕینیان و ئاوە ڕزگار وەکڵێ ئاوەدانکردنەوەی سفرەکانیان تا چەند کۆمەڵگە پێکەوە نووساوەکە لەو گۆشەگیری و خودپەرستی و بە ئەوروپا بەرەو ئەوروپا چوونەی کە کابرا ینی دراوسەکەی ئەمرێ پێی نازانێت لەوە چێ مەرحەبایەکی لە ساڵێکە مەرحەبایەکی دراوسەکەی ناکات تا چەند کۆمەڵگەی ئەمە ڕزگارەکە یا سوود و کاریگەریەکانی ئەم بەخشینە چین بەسەر کۆمەڵگە و بەسەر خێزانەوە طبعا ئەم بەخشینە هەر لە دنیادا ئەم ئینسانە ناو خەڵکە خۆشەویستە بێت ئینسان کە ڕەزیل بوو ئینسانێکی چروک بوو ئەو خەڵک ڕقیبێتی بەڵام ئینسانی بەخشندە ئینسانێک کە ئاگای لە دەوروبەرێ بێ
ئینسانێکە لە دنیاشدا خەڵک خۆشیوێ لە قیامەتیشە خۆی پەروەردگار خۆشیوێت بۆ ئیسلام ئەوەندە باسی ئیطعام و طعامان بۆ کات یعنی خواردن بە مسلمان و غیری مسلمانیش ئیطعام و طعام گەورەترین هۆکارە بۆ ئولفەت و خۆشەویستی یعنی تۆ کاتێک کە دراوسەیەکت زۆر ڕقت لێتی دووشتت بەرامبەرەکە خۆش دەوێت ئەگەر دڵی شتێک کردووە بەرامبەری خۆش دەوێت مەگەر دڵێک زۆر دوو بێ لەخواوە یەکەم سەلام دوم خواردن پێغەمبەرێکی باس کردەوە سەلامکردن دڵخۆشکردنی بەرامبەرە خواردندان و هاوکاریکردنیش بە هەمان شێوە دڵخۆشکردنی چێتە مەدینەش عەبدوڵای کوڕی سەلام ئەڵێ با بڕۆم زانم ئەم پیاوە چێڵێن درۆزنە ئەڵێ باسی سەلام و ئەو شتانە باسی ئەوەی کرد کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خۆی ئەوەندە سەخی بۆ کە ڕیح المرسل یعنی وەکو باد بەخشیوێتی بۆیە بەڕاستی ئەم جۆرە هاوکاریکردن و ئاگابوون لە دەوروبەرە کە ئەم هەموو نەسەی ئیسلام باسی ئەومان بۆکە باشترین کردەوە ئەوەی ئاگاد لە خەڵک بێ باشترین کرد باشترین ئینسانەوەی ئاگای لە خەڵک بێ ئەمە هەمووی ئەومان پێڵە کە ئەم بەخشین و ئاوکاریکردن و ئاگابوون لە دەوروبەر کۆمەلگا ڕەبتەکا بەیەکەوە کۆمەلگا ڕەبتەکا بەیەکەوە بە شێوازێکە ئەگەر من بزانم دراوسەکەم کاتێک کە فەقیر بم ئاگای لێمە خزمەکەم کاتێک کە فەقیر بووم ئاگای لێمە ئەو کاتە خۆشەویستی و ڕەبتی زیاتر لە نێوانمان نابێت بەڵام ئەگەر بزانم لە خۆشیە نایە بەهانامەوە و لە ناخۆشیشدا نایە بەهانامەوە ئەو کاتە من خۆشم ناوێت ئەو کاتە من حەزم لێ نابێت ئەو کاتە بەڕاستی ئەڵێن لەواچە بەس لە تەعزیە یەکتری ببین بەس لە مناسبەیەکە یەکتریمان بیرکرێتەوە بەڵام کاتێکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەو کەسە ئیمانی تەواو نییە ئیمانی دامەزراو نییە کە خۆی تێرە و دراوسەکەی برسێتی ئەمە یانیش کاکە ئەمە قاعیدەیەکی زۆر گەورەیە ئەمە یاسایەکی زۆر گەورەیە چۆن پێی بزانین بارەکەڵا بێت چۆن بزانین دراوسەکەمان فەقیرە چۆن بزانین دراوسەکەمان برسیە بەداخەوە جاری وایە خەڵکی ئەمڕۆڵێ مامۆستا ئەرە من زەکات بدەمە دراوسەیەکەم تەکسیەکی پێ ئیشەکات ئەمڕۆ تەکسی ئەزانی چەندێکی دەستەکەوێت یان تەکسیەکی نییە مەعاشێکیە 200,000 مەعاشەیە 300,000 مەعاشەیە بەڵام نەفسی بەرز داوا لە خەڵک ناکات یعنی تۆ ئەزانی ئایا ژیانی من کە مانگی بە ملیۆنێک ناتوانم بیگوزارێنم دراوسێکم مانگی 200,000 هەیە هەستی پێ ناکەم هەستی پێکەم ئەگەر تێکەڵی هەوێستی پێکەیت کاتێککە من منداڵەکانم هەموو ڕۆژێ بەجلی جوانەوە هەموو بەیانی ئێوارەیەکە چندە سوپەرمارکێتەکە شتەکڕن بەڵام مناڵی دراوسێک ماوە تەماشاکات هەستی پێ ناکەم بە شێوازی ئەتەکێتی ماڵەکەی هەستی پێکەی بە شێوازی ئەتەکێتی جلوبەرگە جاری واز بە فەقیرەکەکەیت هەست بە هەژارەکەکەی جاری وایە بە شێوازی مامەڵەکردنی ئەو ماڵە نێو خۆیانە ماڵێکن بەوەی فەقیر هەموو ڕۆژێک کێشەیانە هەموو ڕۆژێ ناڕەحەتن ئەمە مزگەوت جاری وایە کە خەڵکەکە کۆکات و ئاگایان لە یەکتری هەیە مزگەوت لە گەڕەکاندا لە جێگاکاندا خەڵک ئاگای لە هەژار هەیە ئاگای لە نەدارەیە بۆیە بەڕاستی ئێمە زۆر جار ئەگەر گوێی خۆمانی لێ نەخوێنین بەڕاستی ئەزانین دراوسێکەمان هەژارەیان هەژار نیە ئەزانین دراوسێکەمان پێویستی پێیت یان پێویستی پێ نییە بە دیارە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شاخەوەنسیا مەنسووری مامۆستای ئاینی سپاس بۆی کە لەگەڵمانە بوو زۆر بەخێربی بینەرانی عزیز دیارە پەیامنێرمان سوهایب محەممەد لە ناو دەواازەی باشماخ ویتێکی بۆ ئامادە کردوین لەسەرەوەی کە بە تایبەتی لە ئێستادا و لەم وەرزەدا گەشتیارێکی زۆر لە نێوان ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان هاتوچۆیەکی زۆریان هەیە بە بەشی زیاترە خەڵکی ئێرەیە کە دەچێتە ڕۆژهەڵاتی کوردستان و شارەکانی دیکەی کۆماری ئیسلامی ئێران پێکەوە با بینەریە و ڤیتیە بین. وارەمی کوردستان هەرێمی کوردستان ئاسانکاریێکی زۆر بۆ ئێرانیەکان دروست کردووە زۆر خۆشە زۆر میوانەوازن بۆی ئەوە کە ئاسانکاریان کردووە گەشتیارێکی زۆر ڕێکردووە لە هەرێمی کوردستان.
بەڕاستی خۆی چوونە دەرەوە و سەفەرکردن بە هەر وڵاتێک ئاوات و ئامانجی هەموو کەسێکە حەزێکە خولیایەکە کە ئەو کەسە سەردان شوێنەکان ببینێت ئارامیەک بە دەر و دڵ و دەرونی ببەخشێت. ئێمە ژۆ وڵاتیانی هەرێمی کوردستان کە لە ئێسادا فیزە ئاسانکاریی زۆر بۆ هاوڵاتیان کراوە مادی و معنەوی زۆربەی شتەکان باشن خەڵکیش حەزی بە سەفەرکردن هەیە. ئێمە زۆر جار لە مانگانە ساڵانە سوچێ و جۆدار ئایل سەردانی ئێرەکە یینە ئێرە بەوەی گەشت و گوزار شوێنەکان ببینین. بەڕاستی ئاسانکاری زۆر کراوە خەڵک پێویستی بەم ئاسانکاریانەیە بۆی دنیای دەرەوە ببینە. هاوڵاتی ئێمە پێویستی بەوەی شوێنەکانی کە ببینێ بگەڕێ گەشت بکات چونکە وڵاتە دراوسیانەی بمانێ نەمانەوێ هەر هەمووی خاڵی سنوورە لەگەڵ ئێمە پێویستمان بە یەکتری هەیە. خۆم یەکێکم لەو کەسانی کە نەخۆشمەیە دکتۆر بڵێن خۆم نەخۆشمە چم سەردانی دکتۆرەکەم لە سنە پێویستیەکە ماسانکاریانێکرێت لەگەڵ ئەوەی شاد لەسەر خاڵە سنووریەکان خەڵک زوو ڕایکەن هاوکاری خەڵک بکەن فەرمانبەر زیاتر بکەن بۆی خەڵک بە زووی کارەکانی ڕێبەر دڵنیاتەکەم لە هەموو لایەکەوە هەردوو لای ئیسفادەیەکرێ و خەڵک حەزی بە سەفەرکردنەیە. وەکەزانین کە ئێمە لە هەرێمی کوردستان لەگەڵ ئێرانە کە دراوسێن لە ڕووی سنوورەوە ئەمە وای کردو کە هەم گەشتیاری ئێرانی هەم گەشتاری هەرێمی کوردستان پێویستی بە یەکێک کە سەردانی وڵاتەکە بکرێت. پێشتر نەخۆشێکی زۆر لە هەرێمی کوردستان بە مەبەستی چارەسەر سەردانی ئێرانی کردووە. بەڵێ خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ بڕگەی سێم یا تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ تەندروستی ئەوەیە. هەفتەی ڕابردوو باسمان لە مامەڵەی نەخۆش کرد یان بوونە شێوازی هەڵسوکەوت و تەعاملی نەخۆش لەگەڵ پزیشک و ستافە پزیشکەکان. ئەمڕۆ بە پێچەوانەوە باز لە مامەڵەی پزیشک و ستافی پزیشکینە و نەخۆشخانەکانەکەین لەگەڵ نەخۆشدا. زۆر جار نەخۆش کەم حوسڵەیە یا لەوەجێ بوونە بۆهۆی ئازارێک لە جەستەیە بۆی برینداریەک یان بۆهۆی ئەوەی کە منداڵەکەی تووشی حاڵەتێکی لە ناکاو هاتووە و ئەمیش تووشی هەڵچوونێک دەبێ. بزانی چۆن پێویستە پزیشکەکان مامەڵەیەکی جوان ستافە پزیشکەکە لەگەڵ نەخۆشدا بکەن و گوێ لە نەخۆش بگرن گوێ لە کێشە و دخواستەکانی نەخۆش بگرن. وەگەمیشە هاوڕێ ساڵح یاری دەدەری پزیشک میوانی تەوەرەکەمانە بێ کاگا ڕێ زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ پزیشکەکان چۆن تەعامل لەگەڵ نەخۆشدا بکەن. هەفتەی پێشوو بە پێچوانە بوو ئێستا چۆن پزیشک و ستافە پزیشکەکانی نێو نەخۆشخانە هەر لە پۆلیسی بەردەرگاکەوە هەتاوەکو لای پزیشکی گەورە چۆن تەعامل لەگەڵ نەخۆشدا بکەن لەگەڵ نەخۆشی و کێشەی نەخۆشدا بکەن. وەک ئاشکرای هەفتەی پێشوو باسێومان کە نەخۆشیش مافی خۆی تێگلی بکات چکە لەناو نەخۆشخانەکان و لەناو ستافە پزیشکەکانیشە هەڵە و تحدێک بێویژدانەیەک هەیە بەرامبەر نەخۆش ناڵین هەمووی بەڵام هەموو شوێن ڕاستی شتێکی پێوتێ سۆفت سکیل یان کۆمیونیکیشن سکیل واتە بە کوردی خۆمان هەڵسکەوتی کۆمەڵایەتیە بەجددی ئەگەر ڕای کەسانی بە ئەزمۆر بگیرێ 150 ئەبێت
تریتمنت و عیلاج وانە فێری پزیشک و ستاف پزیشکیان بکرێ لە 150 ئەبێ ئەو سۆسکیڵە بێت واتە چۆن تەعامل لەگەڵ نەخۆشەکەی تەسەورەکەی نەخۆش هەیە کە هیچی نییە ینی حڵاتێکی درۆ نییە بەس یەک کەسیە گوێی لێ بگرێت چکە لە ماوە کەس نیە گوێی لێ بگرێ بۆ ئەمە چەندەها نمونەمان هەیە بڕۆ لە پزیشکە پسپۆڕەکان پرسن دەی ئەڵە قسەکە 20 دقیقە 25 دقیقە ئیسە بۆچی هاتووی ئەڵێ وەڵای کەس بۆ گوێم لێگرێت هەر بەس هاتم خۆم ناخەم خاڵی کەمە بۆ منە وشەی نەخۆشی لە زمانی پزیشکیان لە زمانی بڵێن ئینگلیزی کە پێوتە پیشنت خۆی لە وشەی ئارامیەوە هاتووە باشە ڕاستە ئێمە کەسانی زۆر زیرەکمان هەیە عیلمێکی باشیان پێ بەڵام لە ئەگەڵیا هەڵسکۆتەکەی ئیلمەکەشی شاردۆتەوە بۆ منە بۆیە بەڕاستی ئێمە ئەبێت وەکو ستافی پزیشکی یا وەکو پزیشکان بۆ منە یا هەر ستافێکی پزیشکی کە لەناو نەخۆشخانەکان کارەکە بەجددی ئەبێ ڕۆح و گیانمان نەخۆش بێت من هەمیشە پێم وتووی تا ئێمە ڕێگەیەکمان هەڵ ینی ڕێگەیەکمان هەڵبژێ لە پزیشکیە تاو ئەی تۆ تا مردن ئەو جلو لێ نابێتەوە ئیتر ڕاستە تۆ بە پلەکان لە گۆڕە دوتۆ جیا بۆ نە کارمەندی پزیشک جیا مختبەر جیا بۆ نەمانە جیا ڕاستە پۆزیشتەکان جیان بەڵام تا مردن ئێمە خۆمان بۆ تەرخانکەین بەداخەوە هەنی لە ستافە پزیشکەکان سوچێکی پزیشکیان گرتووە سوچێکی خۆ ئێمە ڕفیقمان هەیە کە سوکارمان هەیە لە ستافە پزیشکەکان ئازانین چی ئەگوزارە بۆ منە شتی باش هەیە دکتۆری باشمان هەیە نمونی باشمان هەیە بەڵام لە هەمان حاڵەتە بەڕاستی ئەبێ لە ساڵ 50 حاڵەتەکە چۆن بێ ئەو سۆفسکیڵە بێت چۆن مامەڵە لەگەڵ نەخۆشاکی نەخۆش هەیە بۆ منێک کە ئەچم ئەم شەو خەفەرم لە تەواوی بۆ منە ڕاستە ڕان کێشەی کۆمەڵاتیم هەیە کێشەی لەگەڵ ڕفیقەکەم هەم بێ کێشەی شخصیم هەبێ بۆ منە ناکرێ من ئەمانە ئێمە هەمیشە لە کۆرس و خولەکانمان ئەمانە بێتە لە بۆتەوە تۆ وەکو کەسێک کە تازەیت ناوانی تەندروستیەوە ناکرێ کێشە مشکلەکانی خۆ بەسەر نەخۆشی داماوە تطبیقی یا شتێکی کار لە دەرزێکی بۆکەی بۆ من تەختێکی دڵی بۆکەی دوورینەوەیکی بۆکەی چه پێویستەکە لەی تووڕابی من لەگەڵ نیم داشکان بۆ ئیش بکرێت بۆ نمونە کارە سوتاییکی هەیە سوتایی ئیلا نویلان ئەبێ و عازێتە بکێشی نەخۆشیان تا قسەیتیان هەمە بەس بە هەڵسکەوت و جوان بێ لەگەڵی بۆ بە شتێکی خراپ بۆ منە تۆ لەسەر واجبە بۆم لێرە کار تارەی سوتاوە بۆ منە هەمووی ئەبێ ئەم پێسەمی لێکرێتەوە بە ئاخوافی نەخۆش ناکەیت نەخۆش بگری تۆیت یەکسەر دەستگیێڕێتەوە من لەگەڵەوە نیم چکە دوای ئیلتیهابەکە و کێشە مشکلە بۆ خۆ دروستەکە یەکەم دقە ئازاری بە ئیشێکی جوان بۆ بکە دوم ڕۆژ سێم ڕۆژ هیچ ئازاری نایە و کێشە مشکلێ دروست ناکە من لەگەڵەوە نیم داشکان بۆ ئیش بکرێت عیلمی چۆن فێریکرێ بێ بیکیت بەس هەڵسکەوتی دەمەکە و با باشە لەگەڵ نەخۆشەکە سیرەکەی هەنێک کەس لە خۆبایی بوون و شخصیاتی خۆی لەو کاتە ئەسەلمێنێ بۆ منە ئەڵە کاکە من ستافێکی پزیشکیم بۆ منە من پزیشکێکم بۆ من کارمەندێکم ئەو جلم لە بەرایە لە شوێنێکی ڕستمیام ئەبێت تۆزی ئاخۆ ناکرێت بەجددی ناکەوێت تۆ چی بەدەم نەخۆشەوە بۆ منە کاگەڕێ زۆر جاران لە حاڵەت هەیە من دایکم لە پڕ تووشی نەخۆشیەک دەبێت دەیبێنێت تەواریەکە زۆر بە خێرایی دەچینەوێ تۆ تەنها سێری تاوارەکەی سلێمانی مەکە لە تاوارەکانی تری بە تایبەتی ڕەنگە هەڵابجا هەندێک شوێنی تر وەکو سێسایق وەکو شارە زۆرم شوێنانە سێر دەکەی لەوێ دکتۆری پسپۆڕ زۆر جار دەبێت نەخۆشە بێ ئەم جار دێتە خوارەوە بەڵام من سەبرم نییە دایکمە وازانم تەنها ئێستا لە سەر زەویە بەس دایکی من نەخۆشە ئەم دکتۆرەش ڕەنگە زۆر جار تازە ڕۆشت بێتە سەرەوە چاوی تازە گەرم بوو بێت تازە خەریکی نان خواردن بێ ئایا ئەرک و مەسوولیاتی وەک پێشتر باسمان کرد دەبێت من سەبرم ببێ کە خاوەنی نەخۆشەکەم ئەرک و بەرپرسیارەتی دکتۆر و پزیشکەکە لەو کاتەیە چۆنە کە بەدەم نەخۆشەکەەوە بێت ئایا دەبێت بوەستێتانانەکەی تاوا بکە یا حەقی خۆیەتی تازە چاوی بەیەکەوە ناو دەبێت سراحەت پشۆکی وەرگریان جار بێت یا دەبێت تەلەفۆنێکی بۆ بکەی لە عیادەکەەوە تاگاتە ئێرە منیش دایکم نازانم بەرەوکوێ دەڕوا چارەنووسی واتە بەرپرسیارەتی پزیشک و ستافە پزیشکەکە لەو کاتەیە چۆنە خۆی من بە دوو جۆجاوی ئەمە یەکێک لەوانە زۆر جار هاوڵاتی بەهۆی کەمی تێگەشتی لە حاڵەتە پزیشکەکان و کەمی بینیەوە یا شتێک بڕۆ حاڵەتێکی ئێرانی بێنە ئەگەر ناڵم بەقەدر من و کەسێکی پزیشکی ڕەنگە لە ساڵ 20 بۆ 30 ئەمە ناوی دەرمانی لەبەر بێ ئەمە هۆشیاریە خەڵک فێر بووە لێ کابرا ڕەنگە گەشتێکی بچووکی بۆیت بینایەکی بچووکی هەیە سەرێشتێکی بچووکی هەیە بە حاڵشۆکێکی دەبنی و بوراوەتەوە ئەکاتە هەرە خۆی لە تەواریە چۆن چۆنیە ستافێک هەیە دایمە ئامادەنەوە قسەیتیان هێڵی سوورەوە لە پزیشکی مقیم دەوری بڵێن لەگەڵ مقیم ئەقدامێک جاری وا هەیە بۆ منە ئەمن باس سنتری شارەکانکەم لە دەروی شارەکان زیاتر چی هەیە مقیمێک هەیە باشە پزیشکە و ستافێکی کارمەند و نێرس و پەرستار و ئەمانە هەیە ئەمانە قسەیتیانە ئەبێ هەمیشە ئامادە من ئەوە هەڵی سوورە ئەگەر تۆ نان ئێستا من ئەگەر مەڵبەخەکەم لە تەواریەکەەوە نزیکە ئەگەر شتێکیش بێ بۆ من یا بە نۆرە نان ئەخۆین ئەگەر قەرەباڵق بێ یان ئەگەر سوتفە چۆڵە ئەچی هەر دوانیاسیان پێکەوەچی نانەخۆی بەجددی لە حاڵەتی فریاکەوتنە بۆ ئێمە ئەبێن دەست لە ناڵەکە هەڵگری بچیت بەڵام معقولەتی شیتیانێکە تۆزە لوتی بینار بووە بە حاڵ
دەستی ئازارێکی کەمی گەشتووە هەر تۆزێک هاوارەکە بۆم لە بیکەیتە هەرا خەستخانەکە بینیتە سەری خۆ هەنێک کەس هەیە خۆی عەرزەکە لە خەستەخانە بەس ئێمە لەو حاڵەتەشە ناببین بە ئەوان بەجددی ناکرێ من کەورە ئەسڵابی گەرمە بۆ منە هەڵسکەوتێکی خراپ ئەمێنێ بۆ منە من چم ڕێگە فعلی ئەوم هەبێ خۆم عرزکەم عرزکردن و هەنێ هەڵسکەوتی کۆمەڵایەتی هەیە بەجددی لەو نەخۆشخانە نانوێنرێ بەجددی پەلامار عیبە لەناو خەستەخانەکە یان لە شوێنی گشتیا بنوێنرێ بۆ منە کەواتە ئەو قسەی کە تۆ باسیەکە یەکەم جار مقیمەکە لەگەڵ نێرس و جەماعەتەکەی ئەبێ ئەم نەخۆشە ببین هەڵی سەنگێن پێویستەکەی اینجا پزیشکە پسپۆڕەکە بانکات کەواتە ئەمانەوە بە شێوەیەک لە تەواوی ڕاهێنراون کە ئیشی سەرەتایی بۆ نەخۆشکن هەتا پزیشکەکە ئەگات کار ئەوەی پێویستە بۆی بکەن کەواتە نەخۆش بلو کە تەحملی هەبە ڕاستە کارە حادیسێکی گەورەیە لە خەوەکە شاوی بە زۆر هەڵسی ئەو قسەیتیانە بەڵام بەڕای من یانی هەر عەمەلی شەوایە پزیشکەکە و جەماعەتی کارمەندەکە ئەو سافەی کە لێن 5 کەسن 6 کەس هەرچێکن یا مقیم ئەقدامەکەشکا لەگەڵیانە بۆ منە بەجددی بای ئەوە ئیش بوو ئەوەکەن ئەگە ئەخسایەکەش هەنە کەس ئەڵێکی ئەم جنا لە بەرتووە بینێ پزیشکێکە بینە لێ دانیشتووە مادەم مقیمە ئەو دکتۆری گەوری لێ نییە کاکە دکتۆری گەوری بۆچی قابل پێویستی خۆمان بانگەکەین یخۆ ئەمە ینی پزیشکەکە بۆ منە یان ستافە پزیشکەکە جاری وا هەیە شتێکە بێ لەسەر خۆی و ئاگادارێکە دو کەس مجازەفە ناکە بەسە کەسەوە ئیشی من وەکو نێرسێک بۆ منە ئەوەی پێویست بێ یکەم لەسەر نەبوو کاکە پزیشکەکە بانکم کاکە حاڵتێکی وایە من چی بکەم ئەو ئەمرەکە من جێبەجێکە ئەویش لەسەر خۆیەوە ئیخسایەک هەیە پزیشکی سوپۆڕەکە هەیە کە ئەو لە دەسەڵاتیان نەبوو یەکسەر ئەو بانکە کەواتە ڕاستە ئەو پزیشکی کە دەوامی فەرمی هەیە لە خەفارەتەکە و لەناو تەواویەکە داوامەکە ئەبێت دەست لە ناکە هەڵبگرێت ڕاکە بەلایکی زۆر باشە دەبێت چۆن کاریگەریان بەسەر ئارامکردنەوەی دەرونی نەخۆش یا کە سوکاری نەخۆش هەبێ پزیشک ستافی کارمەند ئەوانەی کە لەوێن پێش با من پەیام بنێرین بۆ ئەوانەی کە تازەیان بواری پزیشکیەوە ئێمە هەمیشە ئەڵین شتی کۆمەڵاتی تێکەڵ شتی پزیشکی مەکە یەک دوو عاتف تێکەڵ پزیشکی مەکە هەیە ئێستا مەرحلە دوی تۆ بە سێ مەرحلە سێی بۆ ئەو بەشانی پەرستاریوانە یەتە خەستەخانەکانەوە بەجددی خوێنەکە بینی دوو ڕۆژ نانیوە ناخورێ ئێمە سەرکەوتو نابێ هەنە کەسی لە خوێنیە خۆ من بەجددی سیستەمی وڵاتی خۆمانەوەی کە بە دەرەجەیە بۆ منە بە شێگۆرێکی بەجددی هەڵەیە هەر کەسە بە حەزی خۆی بێ پری تێستێکێکم بۆ منە لە بواری پزیشکیە امتحانێکێکم دەرچوو ئەوە لە خوێنیایەتی زۆر زۆرڕایە من مەرحلە من لە خولمە هەبوو مەرحلەیەکی پزیشکی بووە مەرحلەیەک بووە بڕواکەی بەقەدر مەرحلە شەشەکە جوان بە شتەکان ڕاتچکە لە خوێنیایەتی کەواتە من تکام وایە ئەوەی کێتە بواری پزیشکی و پزیشکی ئاسان نییە ڕەوشت دەوێت فێرتەکەت ئارامیت ئەوێ فێرتەکە دەرونیت ئەوێ فێرتەکە جوانیت ئەوێ فێرتەکە علمت هەموو شتێکی فێرەکە پزیشکی ئەوە نیە بە سوچێکی من ڕفێقم لەگەڵ بە من زۆر جا من باسەکەم سوچێکی وەزعەکەی گرتە بوو ئەو ئەی باشە تۆ سپین تەخەڕوجێکی چیەکەی بابەر کەس هاو فڵان شتێ هێمێت تەواو بۆچی دوایی مەمنون بوویەوە و دوایی دەرکەوکە ڕێکۆک و تەلەبێکی سان هەوڵی یاوەتە هات کەواتە ئەو کەسێک کێتە بواری پزیشکیەوە یان بۆ منە بتوێ نەخۆشێک ئەبێ سۆفت سکیڵ هەبێ بیخوێنی کۆمیونیکیشن سکیڵ بە کۆرس وەری بگری چۆن تعامل لەگەڵ نەخۆ خۆ کەسانی کە ئێجوایسیان ئێجوای هیستریە هاو کەسی خۆی بانقەس خۆی بڕێنێتەوە بەحسات ئەمە هەیە بەداخەوە فەڕاش و کەس و پرزەکەشان فێر کرد کاکە باز لێ بێنەوەی ئەجوایسە ناکرێ ئەمە زۆر زۆر هەڵێ هەنێ نهێنی هێ ناوی بە خەڵک بۆترێ هیستریە ڕاستە کە ئێستا مەسەڵەح تازەکەی کۆنڤەرژن دیسئۆردەری پێوترێ بۆ منە ڕاستە شۆکێکی دەرونی و کەسەکە خۆی تەقبولی شتێک ناکە ئەبورێتەوە هەواڵێکی ناخۆش بە تۆیم تۆ تەقبولی ناکە ئەبورێتەوە ئەمە هەیە هەر پزیشکێن ئەمە هەیە بەس هەنێک کەسی خۆی واریەکە بۆی کە شتێک بەڵی ئەو نابێ هیچی پێنەڵێن یان پەنێگەیە بۆ منە هیچی پێنەڵە قسەی پێنەڵە بۆ منە کە هێتە خەستەخانەکەەوە نابێ عازای پیتی بدرێت لە هەنێ ناوانی تەندروستی بینم فلان ئازاریێن و قەڵەمەخانە بەیندە پەنجێ و نازان دەرزی فلان شوێنی بۆکەن پیس بەمانە ناکە یەک تۆز ئەو دەمەخە ئیش لەگەڵی مەرافقان کە دەرەوە کاکە مەرافق نەکەی دەرەوە یەکێ ماچێکەوە یەکێ باوەشی پیاکەکێ لە قاچێنێ وەخوا میژم هەڵاسمە حاڵەتێکتر هەیە کە لە ناوەندە پزیشکەکاندا زۆر جار خەڵک لەید هەیە لەسەری دانانی کانۆلا زۆر جارە و کەسی کە لەوەیە کانۆلا دانێ ینی ئیلا بێ نەخۆش ئازارێکی زۆر بچێژێ جارێک نییە دوانیە جاری وایە سیەکان و لێ بۆ دانێن سەرکەوتو نابێ ئەمە لە زۆربەی شوێن بینیومانە لە زۆربەی نەخۆشخانەکان یان نەخۆشەکان بیستومانە کە گلەییان هەیە لە ئەو ستافێکە کانۆلا و ئەمانە دانێن ئایا ئەمە ڕێنمایەکی تایبەت هەیە بە ستافە پزیشکێکە لەسەر چۆنیەتی کانۆلادانان یاخودنا ئەگەم بەس سنووری سلێمانی خۆمان بکەین لە بەڕێبەری تەندروستی سلێمانی هەم لە سندیکای کارمەندان هەر زۆر ڕێکخراوتیم هەیە کۆرسات هەیە بۆ ئەبدێتی کارمەندان و ئانە بەڕاستی هەرچەند زۆر خوێندنی باڵا زۆر پرسیاری لەسەر بەڕاستی تر ئایا خۆی تەلەبەکە باش هەوڵ نایە ئایا دەرفەتی ئەوە نییە بۆ نونە ئایا ئەو بەشە و ماحەدەی ئەو زانکۆ کەلوپەلی پێویستی نییە مامۆسای پێویستی نایزانم
بەڵام ئەوەی کە هەموو شتت کرداشە خۆی سێ ڕەنگە کەسێکی خوێنی باڵا بۆ منە گوێ لێ بێ بیکاتەگەلی بڵێ بۆچی ئەمە بە ئێمەڵێن بەڵام ها لە کردار شەرتە یعنی کە تو تەلەبەکە تەخەڕوجەکە ئیتر ئایا لاوازی تەلەبەکەی خوێنی باڵا من نایزانم ئەو کەسە پرۆفیشناڵە بەرهەم نەهاتۆ کە ئێمە ئەمانەیە بۆ منە یا لە عملیەکە ئەو کەسە نییە کە ئێمە ئیلا مەجبور کۆرسی بۆ ئەەکەیتەوە ئەبدەیت هەیە ئێستا و کەسی باشمان هەیە و لە بەڕێوەبراتی تەندروستی و بۆ لە سندیکا لە ڕێکخراوەکان هەیە ئەبدەیت هەیە بۆ کاروەندان بەڵام سیرەکەی لە زانکۆ مەحەدەکەیە ڕاستە مامۆستایەک لە بەرچایە کردی کاکە وەرەمەکان لە ئەوە دانرێت یەک جار لە بەرچایە دانێ بەڵام ناچێت تەلەبە بە تەلەبە و مناڵێک دەستی بگرێ لەکوێ هەڵێکە ڕاستی کاتەوە بەم شێوە ناوترێ بە خەڵک ئەگە بەم شێوە ڕەنگە بوترای بە خەڵک ستافەکە پرۆفشناڵتر و زووتر گەشەی کردلایە بۆنەوە لەسەر مەسەی دانی کامەلایمە دوو قسەمانە یەک بۆ خەڵک دوو بۆ ستافە پزیشکەکە ستافە پزیشکەکە تۆ تیمێکی پێکەوە هەڵەو کرد جارێک دوا مەحاولە بۆ کامەلە بکە بۆ دانەنرا بیسپێر بە ڕفیقەکەت چکە من تیمێکم لەگەڵایە سێ کەسین هاوڕە لە شتێکە باشە ئەحمەد لە شتێکە باشە سەرتیب لە شتێکە باشە سارا لە شتێکە باشە بەنیە جارێک من هەمیشە بە تەلەبەم ئەمە وتووە شتێکی شین ئەمە vێنە لای خۆم پێێتە دەمار بەس دەمار نێ ڕاستی ئەمە خوێن هێنەرە ها شتێکی شینی بینیمە چۆلەی بە ناکرێت ئەوش قانونی خۆی ئێستا ناکرێت لەرم باسیکەم چەندها خەڵمان هەیە بۆی کە تۆ vێنێک خوێنەرێکی گونجە هەڵبژێری کاملێکی تادا بنەی بۆ منە ئەبێ خەڵان تەطبیق کرێ بێ تاقیمێکی باش بێ خۆپارێزی هەبێ بۆ منە کەواتە بۆ ستافە پزیشکەکە بەجددی جارێک تا دوان مەحاولە بۆ کاملە کرد نەتوانی وازی لێ بێنە بیسپێرە بە ڕفیقەکەن ئەمە یەک دووش دایک و باوکی بەڕێز ئەزارم ناڵەکە ئەگری ئەزارم ناخۆشە ئەزارم یعنی ئەکەی تێژێر کارگەری عەتفیەوە بەڵام پێویست ناکات نەخۆشەکەت التیابێکی زۆ قورسی لەوزەتێنی هەیە لە ڕێگەی دەمەوەیکی بۆ ناخورێت ئەبێ بخێنرێ ئەمە ئەدمیشن بکرێ ئەم نەخۆشە کە ئەکرێ ئەبێ لە ڕێگەی کانۆلەوە شتی بۆ بکرێت ئەو تۆزە ئازارومێنێتی قبولکە لە کاهیدانێک ئەڤێنەکەی دیار نیە هەنە کەسەیە قەڵەوە بۆ منە ون ئەبێ لە ترساین ئەجوڵێت چەند جار ئەمە کاملەمەدانەوە کاملەکەی تێکی دەستە جوڵێنە یەکسەر ئاو تێکا بوون ئەمانە هەمووی هەیە کەواتە کوردی پوختەکەی لە دوو خاڵە ئەمە قسەکە بکەین یەک بۆ ستافە پزیشکەکە زۆر پرۆفیشناڵ و دەستێکی عەمەلی هەبێ یا کەسانی بە تایبەتی لە شوێنە تەواریەکانە داوامەکەن کەسانی شیاو لە بەلەشێنی شیاو بن قاوش فەرقی هەیە لەگەڵ تەواریە بەڕاستی ناو دەرمانخانە فەرقی هەیە لەگەڵ تەواریە بەڕاستی کەسێک ساکێک دانێم کە لە سوپریشکردنی هەبێ ئەمە دووش بۆ خەڵکە ئاساییەکە تحملی ئەوە بکە کە تۆ زێک ناڵەکە ئەزانم نەزانی هەیە دە ساڵە کارمەوە تا ئێستا وشەیەکی نەخوێنێتەوە ئەمانە هەمووی هێمە دانی پێیانین خۆ نێمە خۆمە هەڵێن بڵێن کاکە هەڵە نییە بۆ منە کاتە ئەو دوو قسە هەیە زۆر باشە کاگاڕێ پرسیارێکی تر کە دوایین پرسیارمە زۆر جار دەچیتە ناو بۆ نمونە بەشی بژانەوەی دڵاکە بۆ نمونە بەشێکی زۆر قورس و یانی نەخۆشیەکی زۆر تایبەتی تایە سێر دەکەی و نەخۆشی کە دەیهێنن دکتۆرەکان زۆر لەسەر خۆ بەهێمنی بەدەمیەوە دەچن دکتۆرێکی محتەرەم و لێزان و زیرەکیشە بەڵام کە سوکاری نەخۆش چاوەڕێ دەکەن چۆن خۆیان بەڕاکردن نەخۆشیانی ناو بەڕاکردنیش دکتۆر پێدەدەمیەوە ئایا ئەم تێنەگەشتنی نێوان یا ئەم تێنەگەشتنی هاوڵاتی بۆ دکتۆرەکە لە زانینی خۆیەوەیتی دەزانێت پێویست بەڕاکردن ناکە یاخود نا ڕەنگە بۆ نمونە حەز و ئارەزووی نەبێت جەوی نەبێ کێشەیەکی کۆمەڵایەتی هەبێ هۆکارەکەی چییە ئەمە لە حاڵی تەواریە من بە ناوی هەموو ساوی پزیشکی تۆمە قسە بکەم لە حاڵی تەواری من ئاستی کارمەندەکان ئاستی نێرسەکان ئاستی پزیشکەکان جیاوازە منێک بۆ کەسێکی جیاواز ڕەنگە دەیەها هەبێت لە خەستخانەکە لە من باشتر بێونە لە ڕووی ئاستی ئەنوە جیاوازیمان هەیە بەڵام بەجددی کەوتە حاڵی تەواریە هیچ ستافێکی پزیشکی هیچ پزیشکێک ئەو ئیشە دواناخات ئەمە قسەیتیانی بەڵام ئێمە تا حدێک باش لە شتەکان تێگەشت کابرایەت بەسەر عەربانەیەک هێنانە بوراوەتەوە بەحسابی خۆیان بوراوەت و دەم پێنج مەرافیقی لەگەڵا لە خۆیان و لە ئای مردم و نەزانم چیوانە ئێمە شتێکمان هەیە بێتە ڤایتاڵ ساین واتە نیشانە زیندگیەکان ئەوەی توی پێ ئەژیت ئیتر زەختە و بۆ لێدانی دڵەوە هەناسەدانە و پلەی گەرمی ئەمانە چێکی ئەمانە ئەکرێ یەکەم جار خۆ ناکەی پەلامباری نەخۆش نازانین ئێمە علمی غیبمان پێی هەموو شتێ بە فەحسە کێ نازانم فڕم لە ساڵانی زووە چەند هەڵی پزیشکی کراوە بۆچی چکە فحوساتی بەردەست نەبوو ئێستا لە ئەلف وتایە فحوساتی حتا ئاخر قسە دکتۆرەکە بڕیار نایە بۆ منە کەواتە کە نەخۆشێکی بە تاریک و ستافێکی پزیشکی ئەمەکو نێرسێک کە پزیشکەکە پێمان ئەڵێ بۆ منە یەکەم لە چێکردنی و شتانەیە بەپێی ئەوەی من بڕیاری حاڵەتێم نەخۆشە چۆنە کابرای بە بوراوی هێنایان بەس تۆ ڤایتاڵ ساینی وەکی نیشانە زیندگیەکە هەمووی نۆرماڵ وەکو هی من وایە کە بە پێوەم بۆ منە و تەختیدێکی دڵی بۆنە بۆ دڵنیایی بۆ ئەکەن تاو ئێمە پزیشکیان فێرکراین کە چی بکەین نۆرماڵە هەموو شتەکانی ئیتر پێویست ناکە من ئێمالەکەین ئەمە
بەس ئەبێت هاوڵاتیەکەش بۆ منە لەوە تێبگە کە ئیشی پێڵی کاکە ئەوەی پێ ئەژی بەخوای وەکو هیم وای بەس فڵ حاڵاتێکی دەرنی وە تۆ هادیەکەی تۆ تا نەخۆشەکە نەریتەوە پێی خۆی ئەڕواتەوە بەڵام لەو کاتا چوار نەفەری وەکو پێم وتی کێم باوشی پیاکەوەی کێماچێکیەکە بەسەخ حتا ئەو گوێی لەوانەیە بەخواڵ ناسێتەوە ئەمە ڕاستەکەیەتی کەواتە ئەزمموی ئێوە زۆر باشترە لەوەی کە بۆ جۆرە تعامل لەگەڵ نەخۆشە پێویستانی هەیە وەجاری وا هەیە نەزانیش هەیە بۆ منە وەجاری واش هەیە وەکو پێویست مامەڵە ناکە ئەمانە لە هەموو شوێنەکە بەس دەسە عام وەکو حاڵی تەواریەکان وەکو ئەو بەشی کە خۆم داوام تێکە بەشی تەوالی بە تایبەتی یا لە بەشەکانیش ئەمەی بین بەڕاستی بەدەم نەخۆشە زۆر باشی ئەچەند بەڵام پێویستەکە ئەوە ئەکەی ناکە پەلە بکەی بۆ زۆر سپاس کاکاڕێ زۆر سپاس بۆ ئامادەبوون و بۆ مادەبوونت کە هەفتانە لەگەڵمانی بۆ بابەتە تەندروستیەکان سپاس. خۆشەویستانم زانیاریەکمان بۆ ئامادەکردوون لەسەر بیل گەیتس کێیە کە بەدامەزرێنەر و خاوەنی مایکرۆسۆفت بەناوبانگە و یەکێکە لە سەرمایه‌دار و دەوڵەمەندەکانی جیهان با پێکەوە بینەریە و زانیاریانە بین کە لەسەر بیل گەیتس بۆمان ئامادەکردوون. بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامیان ڕۆژمان بەم شێوازە پێشکەشکردن تا ڕۆژێکی تر و بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ ماڵتان ئاوا خواتان لەگەڵ.